بەڵێ بەڕزان سڵاتان لەبێت بەڕاستی دیسان نازانم بڵێم خۆشحاڵم یا خۆشحاڵ نیم بۆی کە بە دیدارتان شاد دەبمەوە هەڵبەتە بەبێ و دڵی جارێکی تریشان لەم خۆشحاڵ نیم ناخۆشحاڵیەکەشم پەیوەندی بەوە هەیە بەداخەوە لە دوای 30 ساڵ حکومڕانی لە سایەی دوو پارتی فەرمانڕەوادا کە ئەگەر دەستکەوتێکە بێ لەم وڵاتەدا بۆ ئەو دوو پارتە گەڕێتەوە ئەگەر ڕەمزێکی سیاسی و پاڵەوانێکە بێ بۆ ئەو دوو پارتە و کۆمەڵە پارتی تر لە پەنا ئەوانە کە خەباتیان کردووە لەم وڵاتەدا ئەگەڕێتەوە بەڵام دوای 30 ساڵ حکومڕانی ئەمڕۆ لە شارێکی وەکو شاری هەڵمەت و قوربانی دانیشتوم لەگەڵ کۆمەڵە میوانی بەڕێزمە ئەمە کۆگای دەرمانەکەیەتی ئەمەوێ بڵێم ڕۆژگارێ خەونی گەورەی کورد لەم پارچەی کوردستانەوە بوو کە ئێمە حکومێکی خۆمانمان هەبێت و خۆمان حکمی خۆمان بکەین بۆەوەی کە باشترین کواڵەتی ژیانمان هەبێت بەڵام ڕەوایە شارێکی وەکو شاری سلێمانی هەڵمەت و قوربانی کە پارێزگاکە زیاتر لە 2 ملیۆنە دەرمان نەبێ بۆ نەخۆشەکانی شێرپەنجە بە تایبەتی و چەندین نەخۆشی تر قەستەرە نەشتەرگەری پێداویستیەکانی نەشتەرگەری ئامێر بەڕاستی عەیبترین وەڵام بۆ وەڵامی ئەو پرسیارە ئەوەیە پارتی بڵێ خەتای یەکێتی بڵێ خەتای پارتیە بەڕاستی ئەمە خەتای هەموو سەرکردە پلەیەکەکانی ئەم وڵاتەیە خەتای نەوەزیرە خەتای نەمەدیرە عامە خەتای نەبەڕێوەبەری گشتیە ئەمە هەستنەکردنە بە بەرپرسیارەتێکی باڵا ئەمە هەستنەکردنە بە خەمینەتەوەیەک ئەمە تێنەگەیشتنە لە قۆناغێک کە و کارەکتەرانە خۆیان زۆریان بە سوودفەتیایە ماون سەیری ئەم راپۆرتە بکەن بزانە عەیب نییە دوای 30 ساڵ حکومڕانی خەڵک لە راپۆرتێکی تەلەڤیزۆنیا بگری بڵێ ماڵی خۆم فرۆشتووە بڵێ ئۆتۆمبیلی خۆم فرۆشتووە بۆ دەرمان ئێستا بواە ئێمە سیستمێکی ئینشوڕانسی ئۆتۆمان هەبواە کە وڵاتانی کەندا و ئەوروپاش خەویان پێوە ببینینە چونکە دۆزەکەی ئێمە زۆر ڕەوا بوو نەک ئێمە دابنیشین چەلەحانەی سەر تەلەڤیزۆن بکەین و تازە بە تازە شەڕەدەنووکی حیزبی بکەین و نەفەسی نەوەدەکان زین و بکەینەوە ئەوەندەی کە ئینێرجی سەرفەکەین لەو پەیجانەی کە لە سێبەرە بۆ یەکتر شکاندن بەس بیر بکەنەوە لە خەڵکی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان ئیدارەی ڕاپەڕین زاخۆ بەڕاستی زۆربەی خەمەکانە ڕەوێتەوە ئەم راپۆرتە بەسە پێشکەشتانی بکەم بەڵام دوای ئەو راپۆرتەش هەر هەندێک قسەی ترەکەینەوە پرسم بۆچی شارێکی وەکو سلێمانی وەزارەتی دارایی هەتاوەکو ئێستا زیاتر لە 31 ملیاری سەرف نەکردوێ بۆ کۆمپانیەکان ئەوە تا بەپێی خۆیان هاتوونەڵەن ڕەحمەتی خواتان لەبێ خۆتان بهێنە جێگەی ئێمە ئیتر ئێوە 31 ملیارتان لە لای حکوومەت بێ ئەتوانن چیتر دەرمان بنەوە بە حکوومەت فەرمون با سەیری ئەم راپۆرتەی هۆربان بکەن شەهلا هەفتەی چەند ڕۆژێک لەگەڵ کچەکەی دێتە نەخۆشخانەی هیوا بۆ وەرگرتنی دەرمانی شێرپەنجە بۆ خۆی و هاوژینەکەی دوای ماوەیەک چاوەڕوانی پێیان دەدرێت هەواڵی بایکۆتی کۆمپانیەکانی دەرمان نیگەرانی کردوون ئەوانەی کە گویان لەم سەوتمە و گویان لێمە هاوکاریمان بکەن جارێک خاص هاوکاری خەسخانەی هیوا لەبەرەوەی هیوامان تایە نان نییە بیخۆین ناتوانم یەکێکیان خۆمم نفسی خۆم خۆشم و مێردەکەشم بمرین ناتوانین لە دەرەوە عیلاج بکڕین یەک دەزی چەند بەسیتە ناتوانین لە دەرەوە بیکڕین بەس دەرزەکەی بە 2 ملیۆن و 90,000 ئەگەر نەبێ مەجبوری بچی لە دەرەوە ئەوەی شیکەنی بێت ئەبێ سوال بکە قرز بکە تا بیکڕێت سۆران یەکێکە لەو دەیان توش بۆی شێرپەنجە کە لە گەرمیانەوە دێتە نەخۆشخانەی هیوا بۆ چارەسەر نەمانی دەرمان لە نەخۆشخانەکە ناچار بە کڕینی کردوون ئەو بە هیوای دەستکەوتنی دەرمانەکەی هاتووەتە بەردەم نەخۆشخانەی کەلار بەڵام لەوێش پێیان گوتووە ئەوەی چارەی نەخۆشیەکەتە لێرە نەماوە باری ژیانمان زۆر سەختە بوو توشبانی نەخۆشی ژێربەنجە من ماڵم لە کەلارە لێرەوە ڕۆم بۆ سلێمانی ئەڕۆم بۆ وێ عیلاج نییە تێم خەستەخانەی لای عیلاج نییە سەر ڕای عیلاجێکی
عیلاجمان زۆر گرانە، یعنی کەسێک نییە چم بۆ خەستەخانەیە دانیشم عیلاجەکانە بای 600 دلار. بەشێک لە کۆمپانیەکانی دەرمان لە بەردەم نەخۆشخانەی هیوا گرت بوونەوە و ڕایانگەیان گەر حکوومەت پارەیان پێنەدات چی دیکە ناتوانن دەرمان بۆ نەخۆشخانەکان دابین بکەن. ئەوان دەڵێن هەر کۆمپانیایەک سەر و 1 ملیار دینار و زیاتری لە بانکەکانە و ناتوانن وەری بگرنەوە چونکە نەختینە نییە. هەتا بتوانین دابین یەکەین، بەڵام کە نەشکرا بە حکومی ئێمە وەکو پێم وتن ئێمە کۆمپانیایەکی هەلین دەسەڵاتمان سنووردارە کە نەکرا ئیتر ناتوانین دابینی بکەین. لە خلالی ئەوەندە ڕۆژاک لە دوای ئیمزاکردنی عەقدەکە دەرمان دابین بکەین، ئێمە دەرمانمان دابین کردووە، مەعاملاتمان تەواو کردووە، بەڵام شایستەرەکانمان بۆ دابین نەکراوە. تەنیا نەخۆشخانەی هیوا ساڵانە پێویستی بە زیاتر لە 40 ملیار دینارە بۆ دابینکردنی دەرمان و پێداوی سێ پزیشکەکان، بەڵام بەهۆی نەبوونی سیولە لە بانکەکان تەندروستی سلێمانی سەر و 10 ملیار دینار قەرزداری کۆمپانیەکانە. 2 ساڵە نەبوونی پارە لە بانکەکانی سلێمانی تەنیا نەبۆتە کێشە بۆ کۆمپانیەکانی دەرمان و دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانەکان، بەڵکو بربەستی گەورەی بەردەم ئیشکردنە لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری پارێزگاکە و تەواوی بەڵێندەران و کۆمپانیەکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکیش هەراسان و نیگەرانی دەست نەمانی پارەن. تاوەکو ئێستاش دیار نییە بانکەکانی سلێمانی کەی قاسەکانیان پڕ لە پارە دەبێ و کێشەی نەختینە چارەسەر دەبێت. پێشا بەختیار ڕوودا و سلێمانی. بەڵێ بەڕزان جارێکتر سلااوتان لەبێ. ئێستا راپۆرتێکی ترم هەیە بەس ببینن دۆخەکە چۆنە لە سلەیمانی. 3 پرسیارەکەم لە 3 کۆمپانیا هەڵبەتە نزیکی چەند کۆمپانیا دەرمان دابینەکە، زیاتر لە 20 کۆمپانیا لە کوردستان دەرمان دابینەکە بۆ شارێکی وەکو سلەیمانی. بەس کۆمپانیاکەی ئێوە حکوومەت چەندێک قەرزارتانە؟ لە سلەیمانی 6 میلیار، لە هەولێریش حدودی 10 میلیارە قەردارە. ئێوە 5 میلیارد دینار. ئێوە ملیار و نیوێک. ئەی بۆچی مەسەلەن واوێنە کرێگوایە بەس سلێمانی قەرزاری کۆمپانیاکانە کە لە هەولێر 10 ملیار و لە سلێمانی 6 ملیار؟ ڕاستیتان پێ بڵێم خوا دەزانێت هەتاوەکو ئێستا تێناگەم، یعنی بەس سلێمانی قەرزارە یا هەموو کوردستان قەرزارەی کۆمپانیاکانە لە مەسەلەی دەرمانە؟ کاگڕەنج هەموو کۆمپانیاکان یعنی لەلایەن حکوومەتەوە پارەیان لەکەن حکوومەتە بەعام، بەڵام ئەم نارێم هەولێر و دوهۆک باشە، بەڵام لە سلەیمانی باشترە، چکە لە هەولێر چەکمان لۆ دەکرێت 150 هەبوو، ئێستا و 2 مانگە ئەو 150 ڕاوەستایە لە هەولێر، بەڵام لە سلەیمانی لە 2021ەوە هەتا ئێستا هیچ بڕەپارەکەم وەرنەگرتیە. لە کێوە؟ لە 2021ەوە هەتا ئێستا هیچ بڕەپارەکەم وەرنەگرتیە. ئەی لە هەولێر؟ لە هەولێر وەرم گرتیە، بەڵام 150 بە جێرەی ئەو تەخسیس مالیەی کە دیاری کرایە بۆم سەرف 5 مانگانە یا لە هەر کۆنتێنەرە چی چەکم لۆ دروست دەکرێتن بڕی ئەو چەکە ئەگە ملیارێک بیتن مانگانە 150 ئەو چەکەم لۆ سەرف دەکرێتن، 150 ئەو چەکە لە باق وەری دەگرم، بەڵام 2 ساڵە لە سلێمانی لە سەدا هیچم وەرنەگرتیە. ڕێژەی قەرزەکەم گەشتە 6 ملیار، بەڵام بەگشتی 16 ملیار دەی هەولێر 6 سلێمانی. بەڵامی هەولێر ڕۆژانە کرێبەست نوێ دەکرێتەوە و زیاد دەکرێتن، هەنی ئەوە نییە مەسەلەن لە 2021ەوە ئەمن هەولێر قەرزاری من بیتن یان دهۆک، ئەوەی کە لە قەرزاری منە لە 21ەوە سلەیمانیە. جا بە چەند ساڵ تۆ ئەم پارێ وەردەگریەوە گەر وا بڕوە؟ وەڵاهی تر کاگڕەنج ئەمەش هاتینە ئێرکانە ئەو گرفتانە باز بکەین، هەتا کەینێ ئەمەش سنووردارین، ناتوانین یعنی تااقەتێکمان هەیە لە تاقەی خۆمان هاتینە دەرێ. ئەو ڕۆژە کۆنگری ڕۆژنامەنووسیتان کرد وتتان دەرمان ناین بە سلێمانی، بۆ بە سلێمانی ئەگەر شارەکانی تریژ ئاوا قەرزارن و زیاتر لە سلێمانی قەرزارن بۆ هەمووی هەر بەڵام لە سەرف دەکرێ لەوێن دەرسەرف دەکرێتن لە هەولێر و یعنی ئەمانیش 150 بۆ سەرفکەن هیچ کێشەت نییە. بەتەئەکید کێشەکەمان کەمتر دەبیتەوە، بەڵام کێشەمان هەر هەیە، کێشەتان هەر هەیە، بەڵام ئەوە نییە بایکۆتی سلێمانی بڵێ کێشەیت کەمان هەر هەیە. ئێمە خزمەتتان جەنابتان کۆمپانیاکەتان چەنە
پارەتان لای سلێمانی و لە شارەکانی تر دهۆک ئێمە لە سلێمانی لە حاڵی ئێستا ئیژ ئەقتمان هەیە ئەقتەکەمان لە سلێمانی ئێمە زیارە 5 میلیارد دینارمان لە سەرسای بانقیمان هەیە یعنی حکوومەت قەرزارمان وەزای دارایی با بڵین بەس تا ئێستا هیچمان وەسەرف نەکراوە لە کێوە بۆتان کاکڕنج ئێمە هەتا سلێمانی با بڵین پێشووتر پێش 2021 سلێمانی زۆر باش بوو یعنی سەرفکردنی پارە لە سلێمانی لە 120 بوو مانگانە یعنی هەفتانە تۆ پارە بۆ سەرف بکرا یعنی هیچ کۆمپانیا کێشەی نەقدی نەبوو بەس لە دوای 2021ەوە سلێمانی وردە وردە کێشەی بۆ دروست بوو لە سەرفکردنی پارەدا یعنی ئێمە بۆ نمونە مانگان بوو بۆ مانگانان وای لاو هەر چەند مانگە جان بڕێکیان بۆ سەرفە کردی ئەم لە 2021 ئێستا ڕاستیدی بانقیمان تا ئێستا لە 2021 لەسەرە تا ئێستا یعنی 2021 نزگەی ملیار زیاتری تیایی 2022 بە هەمان شەوە وەش لەو کۆمپانیانن کە ئیتر ناتوان ئەگەر وا بڕوا دەرمان بن بە سلێمانی کارن سێریکە ئێمە و کۆمپانیا ئەنی هەتاکو ئێستا با بڵێن تا لە 2021 ڕاستە بە تەواتی حەقی خۆمان پێ نەدراوە بە سەرف نەکراوە شایستەکانی خۆمان بەس ئێمە دۆخەکەمان لەبەر چاو گرتووە بەس هەتا ئیتر ینی کۆمپانیاش خۆ دەزانین سنی کرد توانایەکی تا دیاریکراوی هەیە ئێمە ئەوەی لە توانامان بێ کردومانەوە دنیاخیشمان نەکردووە هەتام پێشم بەرنامەژ بە ئێمە موادمان دابین کردووە بەس کێشەکە لە چیای بۆن و ئێمە مواد کاتێک لە دەرەوە کڕین ئەوێ بە نەقدی بکڕیت ئەوێ پێشەوەی تۆ تەنانەی بۆسەکەت بۆ بنێرێتەوە تۆ معاملاتی لەسەرکە ئەوە بێت تۆ حواڵەکەی بۆ بکەیت لە 100 حواڵی خۆتی بۆ بکەیت پاشان کە تۆ موادێنیت بۆ ئەهێنیت بۆ سلێمانی بۆ کوردستان ئەبێ کەی نەقڵ بیت ئەبێ گومنیشە بیت ئەبێ هەموو ئەمانە بکەی بە نەقدی لە بەرامبەریش تۆ هیچ پارێکە بۆ سەرف نەکرێت کاتێک موادەکاتە سلێمانی تەسلیم سەحەیەکەیت ئەوێت تۆ چەکێک بێت تۆ بە قەرز بۆیە تۆ کۆمپانیاش توانای نامێنێتی بۆنێن نەقدی خۆی سیولەی تاواتی لە بەردەستایە بۆ تەسفێکردنی گەیشتونەتە ئەوەی کە نەتوانن ئیتر بە تاشیری تر ناتوانین ینی کۆمپانیا داوانەیە زۆربەی کۆمپانیەکان کێشەیان دروست بنەتوان معاشی کاروانەکانیشان بدەن ئێوە چەنە پارەتان لای حکوومەتە ئێمە تقریبا ملیارێک و 500 میلیۆنمان لای حکوومەتە چەنی سلێمانیە و چەنی هەمووی هەری سلێمانیە لە سلێمانیشمان هێمە لە هەولێریشمان چەندێکە پارە دووەرنەگرتووە ئێمە لە 2000 لە مانگی 11 2021ەوە کتابێک هات لە وەزارەتی دارایی ئابووری کە کۆمپانیەکانی دەرمان لە 102 وەربگرن مانگانە ئێمە ئەو کاتەی شەکانمان ڕاگرت بە حکمەوەی لە 102 ئەگەر مەبلەغی 100 میلیۆنە تەبێ وەری بگری 1063 مانگی پێویستە بۆی کە تۆ ئەو پارێ صاف کەیت باش ئێمە چۆن تەحملی مەسەلەن ئەم هەموو مەبلەغە گەوراکەن 2021 22 23 پارەتان وەرنەگرت 415مان زۆر هەیە وەرمان نەگرتووە 415 ئایا دەرمانەکان ئەوەندە بە گرانەیەن بە حکوومەت کە هێشتا هەر قازانستان بێ و لەسەرەوە بن یعنی لە دنیادا ئەم نوع معاملەیە تۆزێ سەختە تۆزێ قورسە یعنی خەڵک ڕیسکێکی گەورە کاکە 16 ملیاری بخاتە قەرزەوە بە ئەدەمێ و ناشزانم ئەمەیتەوەیان نا یعنی ئەوەندە قازانجەکە کاگرنج قازانجەکەی ئەوە نیە بۆ شەوەی کە بەڕێزت لی تێبگەی بەڵام چۆنە بۆ بینەران ئەو پرسیارە دروست ببێ بۆ نمونە ئەوانەیە کە 2014یان هەیە 15یان هەیە تۆ 16 21 22 23 500 میلیۆن بۆ 600 میلیۆنم هەیە کە تا ئێستا لە وەزارەتی دارایی ئابووری چاوەڕێی موافقین بێتەوە نەهاتوە حەزەکەم بزانی کۆمپانیا ژێ بینەرانی بەڕێز من لەبەری کاتەکە بەشیان بکە سێ کۆمپانیامەیە کۆمپانیا هەیە زۆر لە ئێوە پارێ زیاتر لای حکوومەت بەڵێ ئەکید وانە بەس ئەم سەخاوەت و دڵە گەورەیە چۆنە تا 2014 کێ ماگەمە تقریبا بە هەموو کە هەرێمی کوردستان 418 ملیاریان لای وەزارەتی تەندروستی بووە کە پارەکان نەدراوە بە شەڕی داعش و ئەزمەی دارایی بەسەریا ئێستا بیستەبت هەموو کوردستان نازانم سلێمانی چەند مادەم ئێمە لە سلێمانی ئیسلێمانیش زۆر زۆرە تقریبا ناچێتە بە قەنەعەت و سەروی 6 ملیار بە هەمووی ئەوەی کە لە داراییە بچێتە 50 ملیارێک کە هێشتا وەرنەگیراوە ئەوە کۆنەکان بەڵام تازەکان 31 ملیار 32 ملیار تقریبا 32 ملیارە 31 ملیار و 700 میلیۆن و شتێکە بەس تا 2020 بەس 21 و 22 کە نەدراوە جاویستمەوە بۆ تاواکەم لە مانگی 12 2021 کتابێکات کە لە 102 بدرێ ئیترە و کاتە ئێمە بەڕاستی زۆر معارض بووین دکتۆر سەباح و سوپاسیەکەین زۆر هاوکارمان بۆ لە کەم ڕۆژەوە هەتا ئێستا لەگەڵمانە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی لەگەڵمانە هاوخەم بووە هاوکار بووە لەگەڵمانە شەڕی لەسەر کردوین بەڵام قەرارەتانە لە داراییەوە هات ئەو بۆ کاتە دوای کتابێک بەرز کرایەوە بۆ وەزارەتی دارایی ئابووری بۆیان کردین بەسەر لە 120 بەس لە 120 کە بە حساب وەربگریە هەتاوەکو کۆتایی ساڵی 2012 22 هیچ شتێک وەرنەگیرە
لە 2022 کە گرێبەستیان هەبوو بۆی بتوانن شتێ بکەن بڕێک پارەی کەمیان بۆ سەرف کرا بای ئەوە نەبوو کە بتوانی بەڕاستی بەردەوام بی لەسەری بەڵام هەرەوەی وتر ئاهەگێتەوە بەبەرما بتوانن بەردەوام بن. دەستخۆش دیارە ئەگەڕێمەوە خزمەتتان زۆر بەگەرمی بە خێراتنی کاک دکتۆر سەباح حەکەم هەروە مامۆستا بازیانی هەروە کاک محەممەدی خۆشەویست بە خێراتن سەر چاوەکانم بینەرانی بەڕێز من باسی ڤیتیەکەی ئۆرڤانم کرد بە گوێ لە ڤیتیەکەی ئۆرڤان بگرینەوە هەڵەیەک ڕوویا لە پاش و پێش خستنە دوای ئەوە ئەچمە خزمەتی کاک سەباح بزانین ئەم مەسەلەیە ئەگا بەکوێ بزانین قسەیەکی تازەیان پێ بۆ ئەوەی کە دڵی کۆمپانیاکان تۆزە ڕابگرن زیاتر چونکە بەڕاستی ئەم قسانەی کە ئێمە ئاوا لە بەردەم کامێرایە ئەیکەین و زۆر بە ئاسانی باسیەکەین ئەگەر کۆمپانیاکان چیتر بایکۆت بکەن و دەرمان نێن بە حکوومەت یاریێمی کوردستان یا بە سلێمانی یا بە هەولێر یا بە هەر شارێ لە هەزاران ماڵا کارەسات ڕۆیە نەخۆش ئەمرێت ڕاستەکەتان پێ بڵێم ئێستا سلێمانی سەرەتای کارەساتەکە دەستی پێکردووە لاندێک بوارە لە چی و چیە ئەوە جەژنی ڕەمەزان قەستەرە نامێنێت ئەگەر بەم جۆرە بڕە وە کاک دکتۆر سەباح خەمی زۆر گەورەتری لایە کە ئێوێ هەموو جارە هێنمە بەرنامەکەم بەداخەوە کە دەسەڵاتی خۆجەی سلێمانی بەس هاوارەکەی لەسرە ئەبێ هەموو لایەک بەتەنگ ئەم شارەوە بێن بەتەنگ ئەم وڵاتەوە بێن نابێ هیچ جۆرە شەڕێک بگاتە سەر جەستە و ڕۆحی نەخۆشی ئەم وڵاتە با گوێ لە ڤیتیەکە بگرین. 7 ساڵە ئەم خانمە بەدەست شێرپەنجەی سیەکانیەوە دەناڵێنێت هاتووەتە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی تا دەرزی پێمبرۆر بگرێت کە پزیشکەکان پێیان گوتووە دەبێت هەفتەی جارێک بەکاری بهێنیت بەڵام نزیکەی ساڵێکە ئەو دەرزیە لە نەخۆشخانە حکومیەکان نەماوە ئەم جارش پێیان گوتووە دەبێت ئەو دەرزیە و ژمارەیەکی دیکەی دەرمان لە دەرەوە بکرێت. لە بری عیلاجەکانمان بە مەزبوطی بۆ تەکمیلەکەن بۆمان دابنین ڕۆژ بۆ ڕۆژ عیلاجەکان کەم ئەکا بەرەو نەمانەچێ خستەخانەیەکی گەورە و گران ئاوا یعنی عیلاجی تیانە زۆر بەداخەوەی ئێمە چاوەڕێی ساڵ و سایەقا ئەەکەین ڕۆبکاتە خستەخانەی هیوا خستەخانەیەکی وا گەورە و گران بە حەقەت بە ساڵ و سایەقە ناچێ بەڕێوە داواکارم لە حکومەتی هەرێم داواکارم لەم براجوانانم کە بەهین پامەکەم بگەێنن بە سەرۆکی حکومەت ئاوڕێ لەم فەقیر و هەژارە بداتەوە یعنی وامە لێ هاتووە زۆر کات هەردی نەفسی لەگەڵ خۆمەکەم. جگەل لەم خانمە 200 کەسی دیکە پێویستیان بە هەمان جۆری دەرزیە بەڵام لە ماوەی ئەم ساڵدا تەنها بۆ 3 کەسیان دابین کراوە. لە مانگی 4 ساڵی ڕابردووەوە تا ئێستا هاوژینەکەی بەدیعەخان بە بەهای زیاتر لە 13,000 دۆلار دەرمانی بۆ هاوژینەکەی کڕیوە بۆیە ناچار بووە ئۆتۆمبیلەکەی و دوکانەکەشی بەهۆی نەبوونی دەرمان لە نەخۆشخانە بفرۆشێت. من هەر ئەیکەڕم سوالەکە دەرزێکە گرین ئەوە سەگێتی ڕوودا سەیریکە بیخە پێشەوە کاکە بیرۆ جارێک چی بکەین نییە بە بەهۆی خەرجنەکردنی پارە و نەدانی پارەی ئەو دەرمانانەی پێشتر بە حکومەتیان فرۆشتووە کۆمپانیاکان دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانە حکومیەکان دابین ناکەن. محەممەد نوێنەری ژمارەیە کۆمپانیای پزیشکیە دەڵێت حکومەت 2 ساڵە لە 130 پارەکانیشی پێنەداوین تا ئێستا زیاتر لە 30 ملیارد دینار قەرزاری کۆمپانیاکانن. ئێمەش دەکەوتونێتە ژێر ڕکێف و هەیمەنەی بڕیارەکانی حکوومەتەوە چونکە ئێمە تەنیا ئەتوانین بە پارە کار بکەین کە پارەمان پێنەمێنێ هاواریش پێم بڵێن ئیشەکەی ناتوانین ئیشکەین. پارەی کەرتی تەندروستی چەند جاری ژوتومانە پێویست بوو پارەیەکی پارێزراو بێت یعنی نەبەسترێتەوە بە نەبوونی بودجە و نەبوونی پارەی نەختینێ لە بانکەکانە چونکە بەڕاستی ئەو پارەی بۆ تەندروستی دابین کراوە پارەیەکی زۆر زۆر کەمە. زیاتر لە 100 کۆمپانیای دەرمان و پێداویستی پزیشکی لە سنووری سلێمانی گرێبەستیان لەگەڵ بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکان هەیە بەڵام بەهۆی دابین نەکردنی پارەوە ئەوانیش ئیتر دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەکان دابین ناکەن. بابەتی دواکەوتن نەناردن یا کەمبوونی پارە لە بانکەکان ڕەنگە گرفتێک بێ پەیوەندی بە
کێشەی ئابووری حکوومەتەوە هەبێ یان گرفتێک لە پەیوەندی بە ململانە سیاسەکەی نێوان لایەنەکانەوە هەبێ بەڵام هەر کامێکیان بێ ئەوەی کە زیانی گەورەی بەردەکەوێت خەڵکە خۆ ڕەنگە فەرمانبەرێک بتوانێت ئەگەر موچەکەشی دواب بکەوێت تا ڕادەیەک ژیانی خۆی بەڕێ بکات بەڵام نەکڕینی دەرمان و دابینەکردنی دەرمان بۆ نەخۆشخانەکان مەترسی تەواو لەسەر ژیانی بەشێک لە نەخۆشەکان دروست دەکات. هۆروان ڕەفات ڕوودا و سلێمانی. بەڵێ بەڕێزان لە خوارێ ئەوە فرمێسکەکانی خەڵکیەکە لە ناو ئەم بەرنمەیەدا ئەیبینن. ئێستا بوو چەندین بڕیار بەدەستی گەوری ئەم وڵاتە لە ناو ئەم بەرنمەیەدا بوو بێ بەڵام بایکۆتکردنی ئێوە بۆ پرۆگرامەکەم ناکاتەوەی کە من فرمێسکەکانی خەڵکی پیشان نێم. لە ماوەی ڕابردوودا زنجیرێک بەرنامەم پێشکەش کرد لەسەر دەرمان. هەر پرسیارێکم کردبێ وەکو پیا و ڕوبەڕووی بەرپرسە باڵاکانی ئەو بوارە لە ناو بەرنمەکەدا کردومە. لەبەرەوە لە دوای بەرنمەکە قسەی دەستی دوو وەرناگرم. وەڵامی خەڵک بنەوە ئەوە فرمێسکەکانی خەڵکە. ئەوە 1 دقیقە پەیامنێرەکەمان چۆتە ناو نەخۆشخانەیەک ئەوە حاڵەتی. لە هەموو شارەکانی کوردستان ئەو فرمێسکانە ئەبینرێ بەڵام لە سەرێ نابینرێت. کاک دکتۆر سەباح ئەگەر ئەم وەزعەوا بڕوات شارێکی وەکو سلێمانی شاری هەڵمەت و قوربانی بەرەو چۆ دەچێ حاڵی نەخۆش ئەوە فرمێسکەکانی نەخۆشە ئیتر فرمێسکیش دادات. زۆر سپاس کاگرن ڕێز و سڵاومەیە بۆ بینەرانی ڕوودا و هیوادارم بەرنمەکە سوودی بۆ هەموو لایەکە بێ لە کۆتاییەوە ئەو قسانەی کە ئێمە یکەین بەڕاستی نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ناوچەیەوە لە هیچ ڕوویەکە وەرنەگیرە تەنها ئەو قسانە قسەی خەڵکی دڵسۆزن بۆ سێکتەری تەندروستی. من حەزەکەم پێشەوەی وەڵامی بەڕێزت بمەوە چیرۆکی ئەم بابەتت بۆ بگێڕمەوە زۆر بە کورتی بۆچی کەرتی تەندروستی یا بڵێن پارەی دەرمان وای لاوە لە سلێمانی. ئێمە ساڵانی پێش 2021 با بڵێن 20وانە 90 لە سەدا 20 دەرمانمان بۆ کۆمپانیەکان سەرفە کرد هەموو مانگێک خەرجە کردیانی و حەزەکەمەوە دەسەواژەیەش ڕوون بکەمەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی تەجاوزی دەسەڵاتی ینی ئەو پارەیەمان نەکردو کە بۆمان دانراوە ئێمە پارەکەی خۆمان بە فولی خەرجەکەین یان بە کەمتر ئەوە وەزارەتی دارایی و بانقە قەرزاری کۆمپانیەکانە نەک بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بەڵام کێشەکەی بۆ ئێمە دروست بووە لەبەرەوەی ئەوان سەرمایەکەیان خەریکە قفڵە بێ ناتوان دەرمان بۆ ئێمە بێت. واتە ئێوە 31 ملیاری خەڵکتان لا نییە وەزارەت ئەوەندەی لایە وەزارەتی دارایی لایەتی توانم بڵێم بانقەکان لایەنە چکەوە بەرپرسیارەتی ئەوانە ئەوان پارەیان بۆ ئێمە تەرخان کردووە و تویانە ئەم پارەیە خەرجکەن کە ئێمە خەرجیەکەین ئەوان ناتوانن پارەکە بن بە کۆمپانیەکان. وەزارەتی تەندروستی سەلاحەتەکە نەخێر وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران ئێمە کردومانە بە چەک ئەو چەکە مەفروزە وەکو پارە تەعاملی لەگەڵا بکرێ هەر دقەیەک ئەم کۆمپانیانەکەچن بۆ بانک بیان نەنێ بەڵێ ئەزمەی نەختینە هەیە خۆ ئەبێ ڕێژەیەکیان بۆ دیاری بکەن ئەم ڕێژەیە بە بەردەوامی و بە ڕێکوپێکی بیاندرێتێ. اینجا من حەزەکەم چیرۆکەت بۆ بژێڕمەوە کاتی خۆی لە سلێمانی لە سەدا 20 مانگانە بڵێن ئستحقاقی کۆمپانیەکانمان ئەیانێ خۆیان ئەو خۆیان لێرە دانیشتون هەموو مانگێ بە ڕێکوپێکی بانک ئەو بابەتەی زەبت کردبوو وای لێ هاتبوو کۆمپانیەکانی هەولێر و دۆکیش هاتبوو لە سلێمانی بازرگانیان نەکرد و ئێمە بە نرخێکی هەرزان دەربانمان دەسەکە و لەبەرەوەی نەختینەمان باشتر بوو بە پرسیار هیوادارم من قسەیە بە سیاسی وەرنەگیرێ ئەمە ئاراستەیەکی سیاسی نییە واکە ئەمە کەسانێک وا بیرەکەنەوە لە ناو حکوومەتە کە زانیان لە سلێمانی نرخی دەرمان لە سا 30 هەرزانتر کڕاوە لە هەولێر و دۆک هاتن بە دوای هۆکارەکە یاگەڕان لە هەولێر لە 105 بە کۆمپانیەکان دەستێمانی لە 120 بوو بە بڕیارێکی جێگری بەڕێوەبەری گشتی لە بەڕێوەبەرایەتی بانقەکانی هەرێم بە ناوی کاک مەولود بڕیارێکی تامیم کرد وتی ئەبێ لە سلێمانیش لە 105 بدرێ ئێمە نەختی نەمانە بوو هیچ کێشێکمان نەبوو وتی بۆ لە سلێمانی 20 ئێمە کێشە دروست بووە لەولێرە بێ وەش لە 105 بن پێیان کردین بە 5 لێوە کێشەکەمان دروست وەک بزانی نێتوانی هەولێریش بکا بە 20 آخر قسەکە ئەمەیە وایە بگەڕایە چوای هەولێری شێرزان کردای هاو بۆی سلێمانیش گرانکە اینجا دوای ئەوە فترەیەکی پێچوو کێشەی موچە هاتە پێشەوە وەزارەتی دارایی فەرمانێکی دەرکرد وتی نابێ هیچ خەرجیەک سەرف بکرێ هەتا تەکمیلەی موچە نەکەن خۆ دەزانی
داهاتی سلێمانیش بە شێوەی ناکرد کە موچەی پێتەکمی دەکەن لەبەرەوە خەرجکردنی پارەی کۆمپانیەکانی دەرمان بۆ شێوەی لیا و کە ئێستا وای لاتووە من حەزەکەم لەسەر ئەو قسەی ئەمە دیفاعنیە بۆ کۆمپانیەکان چونکە بەڕاستی من ئەوان زۆر هەوڵیان لەگەڵ ئێمە داوە کاگڕنج بۆی ئەو شتە بەغەڵەت وەرنەگیرێ کە ئەوان بۆچی ئەوەندە ئەوەستن لەسەر پارەکەی ئەمە پرۆسەیە کە هاتووە یەکەم جارەوان 500 میلیۆنیان لای ئێمە بووە ئێمە زەختمان لێ کردوون لەم 500 میلیۆنە 50مان ناونەتێ 200 کەمان لێ وەرگرتوون 100 کەمان ناونەتێ 500 کەمان لێ وەرگرتوون وامان لێ کردوون ئێستا بۆم حاڵەتە دروست بووە چونکە هەموو سەرمایەکەیان هاتووەتە لای ئێمە قفڵ بووە یعنی بۆیە ناتوان خۆ ئێستا ئەگەر کۆمپانیەکان 10 میلیارد داهاتیانە بۆ سەرمایان 5 میلیاریشی لای قسەکەی منی ژوا وەرنەگیرێت بڵێم بۆ نمونە ئێوە قوبوڵی مەکەن نا بەعکسەوە ینی ماڵیان ئاوا بێ خۆشتێکی باشیان لەگەڵ میلەتەکە کردو اینجا خۆگەرەوانی ژەو ڕۆحێتیان نەبووە بەڵێ زۆر بەدڵسۆزانە ئیشیان کردو بەڕاستی هەر هەمویان بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگەرەوان نەبوونە زووترە گەشتین ئەم حاڵەتە ئێستش کە گەشتوونەتە ئەم حاڵەتە ئەمە هۆکارەکەیەتی سیرێکی حکوومەتی هەرێم پێویستە سیرێکی بەغا بکە بزانێت لە بەغدا پارەی دەرمان لە چی دابی نەکرێت پارەی دەرمان لە بودجێ حاکمە دابی نەکرێت ئێمە لیژنەیەکی وەزارەتی تەندروستی و لیژنەیەکی وەزارەتی دارایی و لیژنەیەکی ئەنجومەنی وەزیران هاتوونەتە ئەم پارێزگای سلێمانی باشە خێرۆمەنێ نەبووە ئەم کێشانە بۆ نمونە بە کاک مەسرور و کاک قوبات بڵێ پاش ئەم ناوەبڕە وەڵام بێتەوە سپاست دەکەم چونکە معقولە یعنی ئەمە هەموو دنیا باسیەکات و ئەم دووبرا بەڕێزە نەیزانم بنەرانی بەڕێز پاش ئەم ناوەبڕە بزانم وەڵامی پرسیارەکە چییە یعنی معقولە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی معقولە سەرۆکی پەرلەمان معقولە یعنی نازانم باوەڕم پێ بکەن خۆتان بخەنەجێی کە سوکاری نەخۆش یعنی ئیتر بگاتە ئەوەی ینی ئینسانێک لە بەردەم پامنێرێکا بگری کوردێک بگری بۆ دەرمان بۆ حەب بۆ دەرزی وڵات هەیە لە دنیا ملیارات دلار هەر بە تەبڕوع نێرێ بۆ وڵاتێکی هەژار یعنی حکوومەتی خۆ پارە نەنێرێ بۆ شاری خۆ بۆ دەرمان ئیتر ئەوە سەبەبەکانە کە خەڵک لە وڵاتە بێت تااقەتە باسی هەرێمی کوردستانەکەم بە شێوەیەکی گشتی اینجا شارێک لە شارێک باشترە شارێکی تر فترەیەک باشە و دوای کە ئەزان ئەو شارە باشترە ئەو شارە خراپترە بێ ئەم شارە باشترە بێ شارێکی تر خراپترە بێ مەبەستم لە کۆی پرۆسەی ئیدارەدانەکەیە کە ئەبێ بەداد پەروەری بێ پاش ئەم ناوبڕەوە دەڕێنێ بەڵە بەڕزان جارێک تر سڵاتان لەبێ پرسیاری ئەوم لە جەنابەت کرد یعنی ئەمە ڕەوایە ساڵانە ڕوا و ئەم کێشەیە هەر بەرداوامە بێ بە تایبەتیش لە سلێمانی یعنی معقولە دەسەڵاتەکانی سەرێ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت یعنی ئاگای لەم کێشەیە نەبێت ئێمە ساڵی 2022 بە تحدید ئەم کێشەیە ڕوویە لیژنەیەک لە وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی لە ئەنجومەنی وەزیران لیژنەیەک هاتن بۆ سلێمانی ئەو لیژنەیە کاگڕەنجێمە دوو پێشنیارمان بۆ کردن یەکێکیان پێشنیارێک بوو کە ئیتر کێشەکە بە تەواوەتی چارەسەرکە یەکێکیان پێشنیارێکی کاتی بوو پێشنیارێکی کە پێشکەشمان کرد کە وتمان ئێمە داواکارین پارەی دەرمان بخرێتە سەر پارەی نەوت داهاتی نەوت نەخرێتە سەر داهاتی ناوخۆ ئێمە تەنها ماگانە 6 میلیارد دینارمان بۆ خەرجەکرێت کاگڕەنج ئەم 6 میلیارد دینارە باوەڕە دەبێت پارەی یەک نەخۆشخانەیە لە ئەردەن حەزەکەم ئێوە تەلەڤیزیۆنەکەتان بچێ بە دوواداچوونێ بکە بزانە نەخۆشخانەیەک لە ئەردەن ماگانە چەنەیە بە دەرمان و خەرجیەیە یعنی هەموو هەرێمی کوردستان 6 میلیاریە ئەم 6 میلیارە وتمان با لە پارەی نەوت بێت نەخرێتە سەر معماعی مۆزوعی داهاتی ناوخۆ و گومرگ و نازام چی کە ئێمە گیرمان خواردو بەدەستیەوە ئەمە یەکێ بوو لە پێشنیارەکان تا ئێستاش وەڵامیان نایوینێتەوە هەموو کوردستان 6 میلیارە لە ئوردن یەک خەستەخانە 6 میلیارە بەڵێ من بە تەحەداوەیە لێم وایە توان بە دوواداچوون بکەن بۆ دەرمان و پێداویستی پزیشکی موادی تاقیگەی مانگانە بڵێ وتمانم 6 میلیارە بێ زەحمەت مەی خەنە سەر ئەخر خۆ هیوا سندوق پارەیە سندوق بەڵێ وتمانم 6 میلیارە مەخەنە سەر داهاتی ناوخۆ با ڕاستەوخۆ لە پارەی نەوتەوە بماندرێتێت سلێمانی میلیارد 800 میلیۆنیە میلیارد 800 میلیۆنە لە پارەی نەوت بێت بۆ ئەم کێشەیە دروست نەبێ وەڵامیان نایینەوە وتمان کاکە ئێمە کاتی خۆی لە هەولێر کۆمپانیەکانی هەولێر کە نەختینە نەبوو هاتوون بۆ سلێمانی
بە تایبەتی پارەی سندۆقی شێرپەنجەمان بۆ خەرج کردوون جیاوازیمان نەکردووە. ئێستا ئێمە بارودۆخمان خراپە با لە هەولێر پارەکانمان بۆ خەرجکردن بۆ کۆمپانیاکان. من بە ژمارە پێ دەڵێم زیاتر لە 40 ملیار دیناری پارەی سندۆقی شێرپەنجە خرج کراوە بۆ کۆمپانیەکانی هەولێر و دۆکاک بۆ نەخۆشخانەکانی هەولێر و دۆکاک ڕەنج کاتی خۆی هی پارەی سلێمانی ئەمە ساڵی 2019 و 19 ئەوانە باشە ئەو کاتەکە نەختینە لە هەولێر خراپ بوو. ئێوتمان کاکە ئێستا ئێوە بەشێک لە ئەم نەختینان ئەم کێشەی لە سلێمانی هەیە بیبن لە هەولێر و دۆک بەشک بۆمان چارەسەرکەن تا ئێستا هیچ وەڵامێکیان نایوێنێتەوە بەڕاستی و ئەم کێشەیە گەروا بڕوا بەڕاستی کارەساتی زۆر گەورە لە شارەیە خۆڵقێت و ئێستا کۆمپانیەکان هەموو سەرمایەکانیان قفڵ بۆ و ناتوانن توانیان یانی گەر بڕیاری ژۆ من ئەزانم یانی یەکی 6 ملیار و 7 ملیار و 10 ملیاریان لایەمەیە و ئەو شتانەشی کە ئێمە پێویستمانە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بۆ ئەو کاتە هەموو وڵاتەکە ئەزمە بوو سلێمانی ئەزمەی نەختینەی نەبوو بۆ ئێستا ئەزمە زۆر کەمە و کەچی سلێمانی ئاوا بێپارەیە ئیتر خۆ وازە حەشتەکە یانی ئەوە ئیشی من یە قسەی لەسەرکەم بەس بابەتی داهاتی ناوخۆیە هەرچی بودجەی تەشغیلی هەیە هەرچی جێبەجێکردنی بەردەوامبوونی پرۆژە هەیە لە سلێمانی هەمووی خراوەتە سەر داهاتی ناخۆ سەرڕای ئەوە بێ سلێمانیش ماگانە زیاتر لە 50 ملیارە بە دەقیقی نازانم مانگ بۆ مانگە گۆڕێ ئەبێ پارە بخاتە لە داهاتی ناخۆ پارە بخاتە سەر بودجەکە بۆی موچەی پێبا ئەو پارەی پێ تەکمیل لە ناکرێت کە موچەکەی پێبا ئەنجا بێت بودجەی تەشغیلی دایرەی ئاو کارەبا و مرور و تەندروستی و پەروەردە و دەرمان و نازانم پرۆژە و هەموو ئەبێ لەو پارەیە دابینکە نییە وازحیانی باش ئەم نییە زۆر قورسە لەسەر شانی خەڵگۆنە بەئەکیدی ئێستا ئەگەر ئەم زڕوفە وا بڕوات من کۆنگرەی ڕۆژنامە نووسەکەم بینی هەفتەی پێشووکە کۆمپانیەکان گرت بوونەتەوە لە چیتر بڕستمان نەما لە توانامانان نەما ئێستا ئەتوانی بە وردی بۆم باس بکە گەرە مۆزعە وا بڕوا قەستەراگاتە کوێ نەشتەرگەریە گاتە کوێ حاڵی خەستەخانەکان چی بەسەریە نەخۆشخانەی مناڵان بۆ چۆچێ یعنی ئەوەی کە بێپارێ وەزعی چی لێدە کە ناتوانێت بچێتە هەلی کاگڕنج تو خۆ دەزانی ئێمە خزمەتگوزاریکی زۆر بەرفراوان پێشکەشەکەین ئەم خزمەتگوزاریە من ناتوانم لێرە بۆ شەرحکەم چی ڕۆیا و چی ڕوونایە بەڵام من پێ دەڵێم ژیانی ئەو کەسانەی کە پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەیە توانان نیە بچنە خەستخانە هەلیەکان ژیانیانەکەوێتە خەتەرەوە یعنی ئێمە ئەگەر هاوڵاتیەک جەڵدەی دڵێە یەتە خەستخانەی قەستەرە ئەگەر لە ماوەی 4 ساعت بۆ 6 ساعت قەستەرەکەی بۆ نەکەی نەمرێت بەرگەی تا چەند مانگی ترەگرن بەم بێپارەیە بە دڵنیاییەوە ناگەینە بۆ بەعزێ سێکتەر ئەتوانم بڵێم لەوە چێت 6 مانگی کەش بەرگە بگرین بەڵام ئەمانە ترسیان لەسەر ژیانی ئینسان نییانە کەسەکە توانێت بچێ پارچەیە پاراستۆ حاڵەتە ئیمەرجنسیەکان بەرگەی چەناگرن حاڵەتە تەواریەکان زۆر خراپە بێ کاکە ناگاتە جەژن موادی قەستەرەمان هەرقفڵە بێت شێرپەنجەمان هەر زۆر خراپە نەشتەرگەریمان زۆر خراپە یعنی پارەی بەنزینی ئیسعافە بێت یعنی یەک کەسێکە ژیانی لە خەتەرە مان و نەمانی پەیوەندی بە قەستەرێکەوێت لە دوای تا جەژن بەرگاگرن خەڵکی ئەم شارە بەدڵنیاییەوە تا جەژنیش بەرگە ناگرێت چکە موادمان نەماوە نەشتەرگەریش باماشەوە بڵ یعنی پارە و نەبێ ئەمری پارە و هەبێ بڕۆرە ئەهلیەکان و بچیت ئەهلیەکان کاکە وازحە خۆ یعنی خەڵک ناچێ بمرێ کاگڕنج خەڵک گەر ماڵەکەی خۆشی فرۆشت بێ ئەبێت بچێ چارەسەری وەربرێ خۆ تۆ ناکرێ مناڵەکەت لە بەرچاوتانە خۆش بێت یا دایکت لە بەرچاوتانە خۆش بێت بڵێ وەڵام من نایبم با بمرێت یعنی ئەبێ هەر چۆنێکت کردو بە هەر باجێک بێ بیبێ بەڵام گرنگەوەیە حکومەت هەرێمی کوردستان لەم لەحزەیە موچەدانی لە دەرمان و پێداویستی پزیشکی و ژیانی خەڵک لا گرنگترە ئەگەر وانە بابێن بڵێن پارەی دەرمان بن ئەنجا پارەی موچە یعنی ئەگەر وا بڕوا ئەوەی دوور بە پێویستی بە قەستەرە بوو بە تەمای نەخۆشخانەی حکومی نەبێ بە دڵنیاییەوە پێتەڵێم لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژە ئێمە هیچ ماوادێکمان نامێن ئەگەر بم شێوەیە بوو هەر نەشتەرگەریەک هەر نەشتەرگەریەک با زۆر بە مطلقی قسە نەکەین بەڵام بەشێکی زۆر لە نەشتەرگەریەکان وەکو نەشتەرگەری چی ئەزانی کاگڕنج نەشتەرگەری چی یعنی مەسەلەن من ئەگەر ئێستا نازانم کۆمپانیانەتیانایانە ئێمە موادی بنجمان هەیە ئەگەر موادی بنج کۆمپانیەکە بۆ منێنێ ناتوانم نەشتەرگەری بکەم باشە یعنی ئەجا تێنەگەشتنێگەیە مەسەلەن بۆ نمونە ئەو پزیشکەی کێتەوە سعات سێ شەو قەستەڕاکە بەشێک لە پارەی قەستەڕەکە بۆ ئەوە ئەگینان نایەت سعات سێ شەو بیرە دێ ڕۆژگاری فەقیرێکە گەر دەعواکە بۆە بەنزینە بۆ ساری پۆلیس بکڕێ بەڵێوایە لەمە بەدوواگەر قەستەڕمان هەبوو ئێستا باز ناکرێت کاکە ئێستا ژوایە
ئێستش بڕۆ پۆلیس دەبێت بە سیارەکەی خۆی بیبێ بۆ بە سیارەکەی خۆت بیبێ ئیشەکانی پێجێبەجێ خۆ دایرەی پۆلیس لەوە چێت لە ڕوویان نەیە باسی بازێشتکەن هەموو دەوایرەکان بە ئۆزیان وەکو وەزعی ئێمە خراپە بەڵام ئەوەیە ئێمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە خۆمان ناتوین قسەکانەکەین ئەوان لەوە چێت دەگەر ئیشەکەش جێبەجێ نەبێ خەڵک نەمرێت باشە مامۆستا حاجی بەڕاستی ئێوە هەست ناکەی وەکو ئەنجومەنی پارێزگا بۆ نمونە عاجز نابی ئەگەر بڵم قسەکانتان لە چاو وەزعی سلێمانیە کە ئەنجومەنی پارێزگان و نۆنەرایەتی ئەوانەکەن و یعنی بڕبڕەی دەسەڵاتی خۆجەیین یعنی مووقیف و تەرحەکانتان شەرمنانەیە لە چاو خۆیان سپاس بۆیەوە دەست خۆشکانەوە سپاس بۆ بینەران لە ڕاستیە من بە شێوازێکتر پرسیارەکەیتەوەکەم نا بە پێچەوانەوەی ئێمە زۆر دەمێکە لە ئەنجومەنین چکە مودەی ئەنجومەن تەواو بوو تازە کرایەوە ئێمە لەو ماوە درێژە زۆر بەڕوونی ئەمانەمان وتووە بە پێچەوانی قسەکەتەوە ئەوە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی سەرەوەی کە گوێ ناگرێ یان گوێی لێ ناگرێ یان ئەوراقەکان ئێمە چەندین نووساماکر هەر وەڵام نەدراوەتەوە ئێمە باسی پێداویستی پزیشکی و نەخۆشخانەکان و دەرمان و سیولە و گرفتی کۆمپانیەکانەکەن ئەمانە بابەتێکی زۆر زۆر ئانی چۆنەڵی چڕە و پێویستی بە قسەکردنی زۆرە و بە 2 دقە و 3 دقە ناتوانانی بەڵام ئەگە بە سەریعی بەسەریا بڕۆیت ئێمە باسی بەدیلی ڕئیسیمان کرد بەدیلی سەرەکی بۆم بابەتە ئێمە چوونەتە حدودەکان راپۆرتێکمان هێناوەتەوە لەسەر داهاتی حدودەکان ئەم راپۆرتە لە ئەنجومەن هەیە لە ئەنجومەنی وەزیران هەیە لە وەزارەتی دارایی هەیە لە وەزارەتی ناوخۆش هەیە کۆمەڵی کۆمپانیات بە ژمارە 11 کۆمپانیا لە حدودەکان کارەکەن کە ئەمانە بە پێی قانون مۆڵەتی کۆمپانیان هەیە بەڵام 1 دینار لە داهاتی ڕۆژانەیان نادەن بە حکوومەت بە خەزانەی گشتی سلێمانی هەموو حدودەکانیا بەزەم حدودەی سلێمانی هەموو حدودەکان لێتی و لە هەمان کاتە تەنها زەریبەیەکی ساڵانەی خۆیان دەدەن لە کاتێکە ئەم کۆمپانیای کە مۆڵەتی وەرگتووە لە حکوومەت ئەڵێ ئارزومەندانە ئەتوانی گرێبەست بکەیت لەگەڵ هاوڵاتی یا ئۆتۆمبیلیا بەرهەڵگر بۆی کە پاری زەمانی لێبسەنی یان کری گەراجانەی لێبسێنی هەموو کۆمپانیەکان کردویانە بە ئیجباری ئێمە ئەم راپۆرتەمان هێنا ئەنجومەنی پارێزگا لە کۆبوونەوەی ژمارە 48 باش لە یادمە دەنگمان پێدا نووسرامان پێکرد بۆ وەزارەتی بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران فەرمانی پێدەگە فەرمانەکە مەوجودە و فەرمانەکەدا بە وەزارەت دارایی دای بە ئەنجومەنی ئاسایشەڵی ئەو کۆمپانیانە سەرجەمیان لابرن و هەر کۆمپانیایکیش ئەو پارانی وەرگتۆ لیان وەرگنەوە نە کۆمپانیەکان لاچوون نە پارەکەشیان لێ وەرگیراوە ئەمەش پەیوەندی بە دەسەڵات حیزبیەوە هەیە بەڕاستی لە وڵاتەیە ئێرە وڵاتێکی ڕێک نەخراوە ئەمە چارەسەرێکی ئەساسی بۆ زیادکردنی داهات لە خاڵە سنووریەکان بابەتێکی ترەوەیە کە لە هەموو خاڵە سنووریەکان بەشی کوالێتی و بەشی پشکنینی کاڵای هاتوو دراوە بۆ کۆمپانیای حیزبی زۆر بەڕوونی باشە لە سەدا هەشتای داهاتەکەی بۆ کۆمپانیاکەی لە سەدا 20 بۆ حکوومەت باشە حاجی ئێستا بۆ نمونە لە بەعزە بەرنامەیەکە ئێستا ئەگەر دوو میوانی حیزبی تۆنڕەوی پارتیوێکەتی میوان بووە ئەزانی چیانەوت بەرامبەر بە جەناب بنا بەرامبەر بە یەکتر مەسەلەن پارتیەکە ئەیوت کاکە خەتای یەکێتیە داهاتی ناوخۆ دیار نامێنێ ناگەڕێتەوە بۆ حکوومەت و بەڕاستی بەس لە کاتی پێداویستیا حکوومەتی هەرێمیان بیرەکەوێتەوە و دەسەخرێتە داهاتی ناوخۆەوە سەری مانگ هەمووی کۆ ئەکرێتەوە ئەبرێ بۆ فلان و فیسار و ئەمە و ئەوانیش بە پێچوانەوە قسێکی تریان بەرامبەر بە پارتیە کردووەنە تۆ نەپارتیت نەیەکێتیت حقیقەتی ئەم مۆزوعە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەم مناقەشەیەوە هەیە کە ئەمە مناقەشە سائید و باوەکەیە کە لەسەر تەلەڤیزۆنە بیسترێ خۆی لە ڕاستیە من بەشێکی چارەسەری ڕێکخرا بوو کە باسم کرد بەشێکی چارەسەری ڕێکخرا بوو دکتۆر سەباح هەڵێ ئێمە 6 ملیارمانەوێ نەنە ئەو وەڵامی پرسیارەکەم نییە ئەوان ئاوا مەسەلەکە تەرحەکەن وەکو ئێوە قسەی لەسەر ناکەن ئەوترێ بۆ نمونە ئەگەر میوانەکەم پارتیوەکێتیەک بوونە وەکو زۆر جار سوتفاکە بە سوتفە لە بەرنامەکەمان شتانە ڕۆیادەنا حەزم لێنە پارتێکان بەردەوام ئتیهامی یەکێتەکانەکەن بەوەی کەکا کە خەتای خۆتانە داهاتەکە و نەبێ داهاتەکە ناگەڕێتەوە ئەوەی کە لە دهۆک و لە هەولێر ڕوایە پەیوەندی بە تەنزیم و بە مەنیجمنتەوەیە تۆ نەپارتیت نەیەکێتیت و ئەندامی ئەنجومەنی پارێزگای تۆ چیەڵی لە بینی ئەم دوو تەرحەیە و سەرۆکی لیژنەی تەندروستیت پەیوەندی بەمەوە هەیە پەیوەندی هەیە نیوەکو پەیوەندی چیانی لە هەردوو ئیدارەکە با بڕوونی قسە بکەین
خۆ داهات بەڕوونی ناچێتەوە ناو خەزێنە ئەمە حقیقەتە هەر لە ئەنجومەنی وەزیرانەوە ئێستا بڕۆ بە راپۆرت و بە بەیاننامەکانی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی وەزارەتەکان دەسەڵاتی حیزبی بمانەیە بگەڕێ هەموو راپۆرتەکان بەڕوونی ئەڵێن لە وڵاتە داهات دیار نامێنێ گەندەڵی هەیە بەهدار ئەوەی ئەم هەش ساڵە ئەزمونە وەرگرت و تێگەیشتی و متابعەت کرد بە داهاتی ناوخۆی سلێمانی بە ڕێکوپێکی کۆ بکرێتەوە ئەتوانرێت مەسەلەن پێداویستیەکانی سلێمانی دابین بکرێ لە هەموو شارەکان دەتوانێت پێداویستەکان دابین کرێت بەڵام تۆ دەیت ئەم داهاتە کونکونیەکەی وەک پێم وتی تۆ کۆمەڵە کۆمپانیا هێناوە لەسەر ێژی لە هەمان کاتە 1970 داهاتەکەی دەی بە کۆمپانیایەکی دیاریکراوە لە هەموو حدودەکان لە هەمان کاتا قاچاقچێتی ئەچێتە بابەکەوە ئێتەبانە و داهاتەکە مەکە لە هەمان کاتە تۆ داهاتی گەورە و نەوتە نەوت بەو حسابی کە ئەڕات و کری بۆری لێ بدرێ و کری کۆمپانیا لێ بدرێ و کری سکیوریتی لێ بدرێ نزیکی ئەچێتە 200 میلیۆن دلار شەنێ منێتەوە بۆ ئێرە لە کاتێکە کە نەوت بەمانای کەلیمە بێت دەوڵەت بیفرۆشە هەر نەوتێک دەوڵەت نەیفرۆشێ ئەبێت دەوڵەتێک بیفرۆشە کری فرۆشتنەکەی لێ وەرگرن جاو دەوڵەتەیە تورکیا ئوردنا ئێستا ئێمە تورکیا بۆمانە فرۆشێ و تام دقیقە وەستاوە لەوێش تۆ داهاتەکە کەمەکە بەڵام بەدیل بۆ ئەمانە چییە بەدیل بۆ ئەمانە چییە من نمونەیەکی بچوو کەڵێم لە هەرێمی کوردستانە زیاد لە 40 مەشروعی سیسماری موافقەی دراوەتێ بۆ 10 ساڵی هەرێمی کوردستان 6 ملیارە پێویستە من چوومەتە سەر مەشروعێک ڕبحی تەنها یەک مەشروع کە مەشروعێکی دیاریکرا و سەکەنیە 190 ملیارد دینارە کە ئەم مەشروعە بۆ چەند کەسێکە ڕوە باشە ئەی ناتوانرێ مەشروعێک بدرێ بە سەحە ئەی ناتوانێت مەشروعێک بدرێ بەکەرتی پەروەردە کە داهاتی نییە ناتوانێت من شتێکی بچووکە بۆ باسەکەم بە منەڵێ یا لە ئەنجومەنی پارێزگا ئێوە ئەبێ هەموویمان بە نووسراو نردووە بە وتەوتومانە لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەمان کردووە ئەم قسانەمان هەمووی کردووە یەک بابەتە مەسەلەکە پەیوەندی بە وەزارەتی تەندروستی و پەیوەندی بە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانەوە نییە مەسەلەکە حی عەلە سەڵا ئستەشەر حیزبۆکراتێتەکەی و تەواو پەیوەندی بە هەموویەتی بۆن منە وەزاری تەندروستیە بێ بەدیلی هەبێ من ئەو بەدیلم پێوتی ئێستا بۆن منە معمەلێکی گەچ هەیە لە تەکیە لە ساڵی 1990ەوە ئەو معمەلە وەستاوە 31 ساڵە معمەلە 1 دینار داهاتی نەبووە لە کاتێکە کۆمەڵێک موظف و کارمەندی حکومەت هێرێم مەسروفاتی تاکە موچیانە داتێ حرەسیاتەکان بێ موچەی بێنێ ئەی لە بریەوەی کە داهاتی هەبێ مەسروفاتی هەیە ئەم مەشروع خاوەنەکەی مەوجودە موسەسمیرەکە ئێمە لەگەڵی دانیشتوین لە ساڵی 2019 بۆ 20ەوە ئامادەیە ئیش بکات بەشێکی بدا بە حکومەت بەشێکی بدا بە کەرتی تایبەت لە کاتێکە کە مەشروعەکە مەشروعێکی ئەهلیە ئەو کەسەی کە خاوەنێتی خەڵکی بەغایە تا ئێستا حکومەت موافقەی لەسەر نەکردووە بە تەنها و مەشروع ئاتوانی کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی لەم سنوورە باشە ئێستا ئەمانەشتی بەدیل زۆرە ئەمانەشتی دوورەخایەنن زۆر سەیریکە ئێستا باجی بەدری نەخۆش بکەوێ خوا نەخواستە پێویستی بە قەستەڕە بێ پێش جەژن ئەمرێت یا ئەبێ مێردەکەی پارەی بۆ قەرز بکە یا ئەبێ وەکو ئەو پیاوە ئەوەش هەر خەتای حکوومەتە باشە ئێستا چی بکە ئێستا یعنی شتی بەدیل چی بکەین بەدیل زۆر ئاسان ئێمە ئێستا ڕێکەوتنمانەی لەگەڵ عێراق کیمادیا بە شێوازێک دەرمانەکڕێ بۆت باسەکەم کیمادیا دەرمانەکڕێ بە کڕینی ڕاستەوخۆ بە مباشیر و بە ئەقل سیعرین بە کەمترین سعر و بە کوالیتیشی باشی ستاندارد کە ڕێگە پێدراوە بەپێی ئەو ڕێگەپێدانی کە شەریکاتی عالەمی هێتی واتە شەهادەی قبوڵی هەر موادێکە بۆ منە دەرمانە حکوومەتی هەرێمە توانێت ئەو پارەی کە ئیدا بەم کۆمپانیانە لەگەڵ ڕێزمامانە هەموو لێرن و حکوومەت خەرزاریانە ئەتوانێت بە نرخێکی زۆر هەرزارتن لەوە و بە پارێکی زۆر کەمتر لەوە کیمادیا هەم دەرمانێکی کوالیتی باشی بۆ بکڕێ و هەم بە سەریعتریش بگەێنێت ئێرە کە شەریکەیەکی عالەمیە من یەک نمونەت بۆ باسەکەم لە کڕینی دەرمانە لە هەموو هەرێمی کوردستانە من باسی سلێمانی و هەولێر و دووهۆک ناکەم بەعام باسەکەم لەبەرەوەی کە کۆمپانیاکان بۆ نمونە 3 کۆمپانیا لەبەرەوەی کە عەرزی یەکتر نەشکێنن هاتوونە موادێک کە من بە دوواداچوونم بۆ کرد و خاوەنی قسەی خۆشمم بای 40 دلار بووە بە 230,000 دینار دایانە بە حکومەت بە سەحا بە 230,000 دینار یەک ئەیتم ئەمە من ئەیتڕیشێتی باڵای مەجبور بوو بیکرد لەبەرەوەی ئەو عەرزە هاتوۆتە شارێ لەم هەرێمی کوردستانەیە بۆ نمونە لە ئەیتمی مختبەرە چوومەتە سەر ئەیتمەکە بای 2 دلار بۆ 20 دلار نووسراوە باشە 22 قات نووسراوە ئەگەر حکوومەت خۆی بێ ئەمانە بکڕێ مەسروفاتی کەمترە بێ زۆر بە ئاسانیش تێپەڕێ زۆر دەرمانی تر هەیە ئەوە بە چەند قات باڵێ وەکو چی تا چەند قات مەسەڵەن بەشێکی زۆریان تا 2 قاتی تایە بەڵام من ئەوەی کە چوومەتە سەری و بینیومە
ئەمانە هەن هەرێمی کوردستانە بۆ لەبەرەوەی بە پێی یاسا ڕێگە پێدراوە قانونیە لەبەرەوەی بە پێی قانونی عەرز و تەندەرین تۆ ڕێنمایەکە لە بەردەسایڵێ ئەڵێ لیژنەیەکی تەخمین دانی لیژنەی تەخمین کە لیژنەی تەخمینەکە دانی لیژنەی تەندەرین و شیکردنەوەوانە بە مەرحلەکانە تێپەڕێ عەرزەکان هاتووە تۆ 4 عەرز بۆ هاتووە 5 عەرز بۆ هاتووە ئەو 5 عەرزە هەمویان لە یەکەوە نزیکن لەبەرەوەی پێشتر ڕێکەوتنیان کردو بەیەکەوە تۆ مەجبوری کەمەکان باشە خۆ ئەو دەرمانە لە حکوومەت ئەیرە بە هاوڵاتیان بە بەلاش یا لە بازار لەسەر گیرفانی نەخۆشەکە حکوومەت دوو جۆر دەرمان وەرەگرێت دەرمانێکیان حکوومەتی عێراقی ئەینێرێ کە بە نرخێکی زۆر ئەمەی کە چەند قات زیابێ بەڵێ ئەوەش ئەوە نەخۆش ئەگەر مەجالم بێ بەشێکیان لە حکوومەتی عێراقی و دێ کە هەر وەکو ئەمە بە هەرزانە درێ بە هاوڵاتی بە بلیتی 500 دینار و 2000 دینار و بەشێکشی هەر بە خۆڕای ئەدرێ بە هاوڵاتی بەڵام حکوومەت ئەیکڕێ بۆ شێوازی کە پێم وتی بەڵام ئێستا بەشێکی چارەسەر بۆ بە تەنفیز مباشرەی کڕن نرخەکانی هەزار لەبەر ئێستا شەریکا دەیهێنێ بۆ هەرێمی کوردستان ئێستاش لەو حاڵەتانە هەر بەردەوام هەیە ئێستا زۆر کەم بۆ تۆ بەڵام هەر هەیە بەشێکی ئەمەی کە ئەمان ئەیکڕن و ئیهێنن بۆ هەرێمی کوردستان ئیجبارە بن نرخی زیادەی بخەنە سەر بۆ لەبەر سێ هۆکار یەکەمیان ئەو دەرمانە ئەبێ زمانی بکە کە ئەو مودێ لە نەخۆشخانەکە بمێنێتەوە و خۆی زمانی هەموو شتێکی بکە و زمانی ئەو بکە کە تێز کراوە لە شەهادی قبولی هەیە و لە هەمان کاتا لە دوای 20 ڕۆژەگەر نەهێنا ئەبێ غەرامە بکرێ ئەبێ قبولی غەرامەکەش بکەن لەبەر هەموو ئەم هۆکارانە ئیجبارە بێ ڕحێکی زیاتری بخاتە سەر ئیجبارە بێ بەخوالەوە هەمویان لەوە چێ لەگەڵ کۆک نەبن لەبەرەوە دوای ئەم ناوبڕی ترکاتی ئەوانە قسە بکەنەوە لەوە چێ لەگەڵی متفق نەبن من ئەم قسەم لە دکتۆر بیستووە دکتۆری دەرمانساز کە نرخی دەرمانەکانی وابێ بەڵام وردەکاری زیاتری تیاە ناتوانێت 20 میلیارد دینار بخەیتە بازارڕەوە لە کاتێکاتەوە لە 1 میلیارد دینار 50 میلیۆن کاگڕنج ئەگەر جاران اینجا پاش ئەم ناوبڕە مەمنونە دەبم باش سپاس دەکەم بێگومان کاتتانێمە بینەرانی هێژا ئەگەڕێمەوە ئێستا بەس دکتۆر سەیری ئێرە کەم ماشەڵڵا هەتا ئەو سەری ئەو سەر ئەم کۆگا دوور و درێژە هەمووی کارتۆنە یعنی وەزعەکەیەک جار واش خراپ دیار نییە ناڵم ئەوانن کە پێویستمان پێ نییە ئەو پایانیرە لەکوێوە بۆمان هاتووە دکتۆرە بەغایەوانە بەغای بەڵێەوە ئەو بەغایە زانی چۆن بەغا بێ و بەغا نەبێ خۆ دەرمانە دەرمانە بەس خۆ دەرمانە زەڕورە نییە ئەوە لە خستخانەکانەمانە پێویستیان پێ نییە ئێوەکە لە مشکلەکانمان لەگەڵ بەغا ئەوەیە بەغا ئێستا ئەومان بۆ نێرێ مەسەن شتیکەمان نەخسە بۆمان نانێرێ بەغا سیستەمی بەغا سیستەمێکی زۆر خاو و بەڕاستی زەحمەتە ئیشکردن لەگەڵیان مەسەن ئێستا تەڵەبیاتی 2020 بۆ ئێمانێرێ 21 بۆ ئێمانێرێ ئەبێ ئێستا 23 تەڵەب بکەی 25 بۆ تەکڕێ باشە خۆ پێرێ وەزیر لە بەغا بوو بۆ پێی ناڵە نە مشکلانەیە حەلکە ئەخر خۆ سیستەمەکە عێراق خۆی وایە عێراق ئەسڵەن ئێمە لە بودجەی حاکمە کاگڕەنج یعنی ئەم کێشانە بەغاشەتی کە سلێمانی و هەولێر و دهۆکێتی نه ئەوان کێشەی ئەوان جیای و کێشەی منجیایە بەس سیستەمەکەمان جیایە تو ذاتی خوا با قسێکی سەریح بکەین یعنی بەم وەزعی کە ئێوە ئیگەڕنەوە شتێک لە وڵاتە هێناوی سەحە و سیستمی تەندروستی بێت یعنی خەڵک شتێگەیە لە کرماشان خراپترە شتێگەیە لە ئەممان خراپترە شتێگەیە لە ئەستەمبول خراپترە هەیە بڵێ نییە بەس لەوان خراپترە ینی بەڵام شتێگەیە لە کەرکووک باشترە شتێگەیە لە نینەوە باشترە لە سلێمانی مەسەن بەس سلێمانی بۆکەم ینی مقارنەکە واکرێ ئەگینا تۆ بێ مقارنم کەی بە تاران وڵی بە کرماشانش مقارنم کە ئەوان باشترن لەبێت من ڕازگۆ آخر ئەزانم بەس ڕۆح هەر ڕۆحە نەخۆشی هەر نەخۆشیە جەستە هەر جەستەیە وەنیە یعنی تۆتەڵی ئەبێ باش بێ سیستمی تەندروستی یعنی ئێستا ڕاستی ئایا سیستمی تەندروستی ئەم وڵاتە هی خەڵکی چینی فلیقا و قوربەسەر و فەقیر و هەژارەیان هی هەمووانە سیستەمی تەندروستی تەنها ئەتوانم بڵێم شتێکی ئەعلامیە بەشێکی کۆمەڵی خەڵک سوودی لێبینە ئەگینا سیستەمێکی ڕاستەقینە لە خێر سیستەمی ڕاستەقینە نیە ناشەد و مابیلا هەر پێی ناوەترێ سیستەم یعنی ئەوەی کە بەڕاستی دەوڵەمەنە ناچێت ئەوە چییە بەرنامەکەی بەڵێ دەزەر باش ناچێت ئاساییە ناچێت ئەمەی کیمادیە با من دەڕوونی بڵێم ئەمەی کیمادیە بۆ نمونە کۆمەڵێک موات هەن گرانن باشە ئەوانەی کە زۆر پێویستە بۆ خستخانەکان نایەت بە ڕێژەیەکی زۆر
ینی بەڕێژەیەکی زۆر ئازارشکێنێکی بۆ ئەنێرێکە و ئازارشکێنە نەخۆشخانەکانە سەرف نابێت و نرخەکەی هەرزانە و لێرەش ئیجبار ئێکسپایرە بێت چکە تۆ بۆ خەرج ناکرێت ئەزانی لە ینی چۆنەڵی کە داوێنە بە نەخۆشخانەکان بە شێوازە لێ شێوازەکان تویانە هەوڵ بن سەرفیکەن ئەنی ئەکسپایرە بێت سەرفیکەن نەخۆشات بیدەرێت بەڕوونی ینی ئەمە زۆر خراپە تەنها دەرمان ئەمە سیستەمی تەندروستی کۆمەڵێ بنەمای خۆی هەیە بەڕاستی ئێمە بەم بوجە لاوازەی کە هەیە نە عێراق طبعا عێراق سەهنگاوێکی ناوە بۆی کە یاسای بیمەی تەندروستی دامەزرێنێ بەبێ دامەزراندنی یاسای بیمەی تەندروستی هیچ سیستەمێنیە لە عالەما سەرکەوتوو بوو بێ بەریتانیا دەیە فەرمەوە فەشەلیە نا بڕۆ سەیریکە چونکە بودجەی وەزارەتی تەندروستی بودجەیەکی زەبەلاحە بە هیچ حکومەتێ دابین ناکرێ بە تەنیا ئەبێ خەڵک خۆی بەشدار بێ لە دابینکردنی بەشێک لە بودجەکەیە تۆ ئەو کاتە نەشتەریگەریەک 10 ملیۆنی تێچێ ئەم نەشتەرگەریە شەریکەی تەمینەکە هەشتیت بۆ ئەیە نۆیت بۆ ئەیە تۆ خۆ دەچی ملیۆنێکی ئەو کاتە لە نێوان نەخۆشخانەکانە هەڵێ بژێری دەچن نەخۆشخانەیەک فەندەقەکەی باشترە خزمەتگوزاریەکەی باشترە سیستەمەکەی باشترە ئەچی لەوێ هەڵێ باشە بۆ بە نۆ کابینە یعنی عقلی مەنیجمنتمان خراپە بە نۆ کابینە بۆ ناتوانین ئەمانە بگۆڕین پێم وانە هیچ فراکسیۆنێکی پەرلەمانی جورئەتی ئەوە بکات بێت پێشنیاری سیستەمی ئینشورانس بکات لەبەرەوەی خەڵک ئێستا متمانەکەی وایە پێی وایە ئەم پارێش کە دەرێ بە شەریکەی ئینشورانس هەر ئەدزرێ سیستەمەکە باش نابێ واوە بۆیە کەسیان ناوێرن ئەجینا کاکە ئۆباما بچی لە ئەمریکا دەرچوو بڕۆ ئەو سیستەمەی ئۆباماکێر کە داینا لە ئەمریکای یەکێک لە هۆکارەکان بوو کە ئۆبامای پێدەچوو هەڵبژاردنا خەڵکێکی واعی تێگا کە سیستەمی تەندروستی بە ئینشورانس پێشەکەوێ وازحە من پێم وتی 6 ملیار هەیە بۆ کڕینی دەرمان و پێداویستی لە هەموو هەرێمی کوردستانە پارەی نەخۆشخانەیەکە لە ئەردەن بەڵام خۆمە حکوومەتی ئەردەن نایەت ئەم 6 ملیارە بە آخر بەس نەخۆشخانەکە خۆی پێ جەنابەت پێ مەڵی ڕەنج خۆ سیستمی تەندروستی بەس دەرمان نییە باشە شتەکانی تر یعنی شارێکی وەکو سلێمانی 21 بێت 21 جێگای چاودێری ورد چڕ ئەمە بەشی شارێکە کات نەخێر بەشی ناکە یا ئەمە بە ناڕاستە و خۆمە بەستم تۆ نییە مە بەستم وەزارەتی تەندروستیش نییە بە شێوەیەکی گشتی ناڕاستە و خۆ بەڕاستی کردی گشتی فەشەلی پێێنراوە بۆ ئیکە ڕووبکەیتە کردی تایبەت من ناتوانم بڵێم بەرنمەیەکێ بە پلانێک بۆی کردی گشتی فەشەلی پێ بێ بەس نەتیجە بەرەو ئەوێ ڕوانە بەڵێ ڕۆشتووە نەک بەرەوە ئەوێ ڕوە ڕۆشتۆ وازح یعنی ئێمە ناتوانین داواکاریەکانی خەڵک پڕکەینەوە خەڵک بە ناچاریە چێتە کردی تایبەت ئەگەر بێت هەبێت شەوی بە چەنە لە ئەهلی من بەڕێوەبەری تەندروستی سلێمانیم کاک بەڵێ لە قەزای لە ڕانیەوە هاوڵاتیم بۆیە دەتوانم وەری نەگرم لە هەڵەبجەی شەیدەوە هاوڵاتیە دەتوانم وەری نەگرم لە گەرمیانەوە هاوڵاتیت کە ئەوانە وەکو من بەڕێوەبەرایەتی گشتین بۆ زانیاریت ینی لە ڕووی ئیداریەوە بەڕێوەبەرایەتی گشتین و مەفروزە ئەوانیش نەخۆشخانەی خۆیانیانە بێ خۆخەتای ئیدارەکەی ئەوانیش نییە ئەوانیش چی بکەن ینی پزیشکیان نییە کارمەندیان نییە من ناچارم لەبەرەوەی کە لە سلێمانی هەرم بیست بێدەمێ لە ڕاپەڕین خەڵکیت ئەبێ لە سلێمانی وەریگرم بە هەڵەبجە خەڵکیت من ئەڵم بەشت ناکە بەڵێ بەشم ناکە بە دڵ نەک بەشم ناکە ینی بڕۆ ئێستا بڕۆ وەیتین لیست بڕۆ بزانە چەند کەسە لە عینایەوە بێلەوەی خەڵکی کە یعنی ئەگەر ڕەنگە 5 زیناری پێنە بێ بچە قەرز و قۆڵە بکە شەوی بە چەند بچێتە ئەهلی دەیان خێزان و پیاوی ئەم شارە هەیە تەلەفۆنی بۆ کردوم بە منی و توتی 20 شەوە نەخۆشەکەمان لە عینایە خانوەکەیان بۆ فرۆشتووە وایان بۆ کردووە ئیتر ئیمکانیەتمان نەما تکات لە یەکەین بەشک و هەرچۆنێکت کردووە جێگەیەکم بۆ چۆڵکەی خەڵکیش لە من تێناگات جێگەیەکی عینایە خوانە خواسەبێ کەسێک مرێنجا منەتوانم بێدەکی بۆ چۆڵکەم یا چاک بێتەوە بچێتە دەرەوە ینی ئەمە قەرارێکی زەحمەتە بەڕاستی زۆر بەشیان بەداخەوە ینی خەڵکەکە شێشتا لەوە تێناگایە سێمە دەیان نەخۆشمانەیە لە عینایە قەت چاک نابێتەوە کاگڕۆژ بە مانگیش لە عینایە و بە 6 مانگ و بە جاری وایە بە ساڵیش ئەمێنێتەوە کەس نییە قبوڵی کە ئامێرەکە لە نەخۆشەکە بکەیتەوە بمرێت و ناشتوانم بینێرمە شوێنێکیکە و ئەو جێگەیە ژەگرێت خەڵکێگەیە بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ چاگە بێتەوە هەڵە سێڕۆ بەڵام ئەمە هیچ ئەمەلێکی تیانە لەبەرەوە یەک شەومانەوە لە دەرەوە بێت چەند بات لە 600,000ەوە دەست پێکە تا 2-3 ملیۆن تا 3 شەوی بەڵام با بەدڵنیاییەوە پێت بڵێم بێدێکی عینایە ئەگەر بەستاندەرد بێت
بە ملیۆنێکی زەرێتی نەخۆشخانە هەریەکە ئەوە بە ستاندرد بێت نییە بۆیە بە 600,000 و بە ملیۆنەگە توانێ بیکە ئەگینا من خۆم لە دایرەی حکومی ملیۆنێک لەسەر مەکەوێ یانی چی ئەو لە هەلی بە 600,000ێکە لەبەرەوەی عینایەکەی ئەو ناتوانێت 24 کاتژمێری پزیشکدانێ هنا ستاندردی عینایە ئەبێ 24 کاتژمێری باوەڕم پێیەکی من هەر کاتێ بەرنامە لەسەر سیستمی تەندروستیەکەم قەت لە ژیانما سەرکەوتوو نەبووم لەبەری ناتوانم تەوەرەیەک بگرم ئەزانی بۆ لەبەری هەموو تەوەرەکان وێرانە کاکە پزیشک یعنی بۆ نمونە شارێکی سێکتەرێکی ئاڵۆز و بەرفراوانە نە هەر هەموو بوارەکانیشی وێرانە نەک هەر فراوانە بەڵێ هەموو یعنی ساڵ لە دوای ساڵ 30 ساڵە مشکلە کەڵەکاکەن یعنی وەکو کورد یعنی بەڕاستی مشکلەکە هەر کەڵەکابێ وەنیە هەر بە سوتفاڕوە اینجا کە قسەشیان لەگەڵەکی ئەڵی کاکەوایە پێیان ناخۆشاڵێ فلان وڵات معجیبمە فلان کەس معجیبمە لە کۆبوونەوە وایان پێوتم ئاخر معجیبی چی ئەگەر معجیبی ئێمن بۆچی مەسوول لە بەرزەکانی ئەم وڵاتە کە پەنجەیەکیان گەرمە بێ یەکسەریە ڕۆن لە دەرەوە چارەسەری هەر کەسێک ماگانەکەی لە 2000 دلار بێ ناچێتە خەسخانی حکومی ناچێت سیقەی پێی نییە دەرمانی تیانە تووشی گرفتە بێ تووشی تەکلیفە بێ ناچێت دەچێتە دەرەوە یعنی کەواتە سیستمی تەندروستی ئەم وڵاتە بۆ خوار پێشکەشکارەکە معاشی زۆرە بۆ خوار پەرلەمانتارە بۆ خوار وەزیرە بۆ خوار بەڕێوەبەری گشتیە ئیتر بۆ ئەوانەی سەرەوە بۆ خوار هەموو ئەوانەیەکە دەخلی مامناوەند و بەرزیانە ئەینا هەموو بە شێوازیی گشتی وایە تێش یەکەوێ هەمومانەچینە نەخۆشخانەکەشی ڕاست کەسانەی کە ئێمە ئەناسن و تەکلیفەکەن لە نەخۆشخانە عملیاتەکەن ویشیان باشتر لە خەڵکە هەژارەکە کەس ناناسێت من بە شێوازێکی گشتی تێکەوێ سەتانی تێکەوێت سەدان لەوەشی تێکەوێت بەڵام بە شێوازێکی گشتی ئەجا بزانین مامەستا ئەوە کاک جەلالی ژوەکو ئەندامی لیژنەی تەندروستی پەرلەمان چۆتە ستۆدیۆی ڕوودا و دیاراویش قسەی هەیە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی پەرلەمان ئەبێ لیژنەی تەندروستی قسەی جدیان هەبێ سەرۆکی لیژنەی تەندروستی بەداخەوە تەندروستی باش نەبوو کاک دکتۆر سەباح حەزێ کرد لەگەڵمان بێ ئێستا کاک جەلال تەشریفیەنەوە فەرموو کاک محەممەد کاتی جەنابتە با بینەوە سەر معاناتی کۆمپانیاکان و کێشەی دەرمان پرسیارێک کرا جوابەکەی بەجێ هێڵدرایە یەکێک لەوە چۆن تەحملتان کرد پێم با بێ بەڕێزت وتە چۆن تەحملی ئەوەتان کردووە کە ئەو هەموو پارەیەتان گیرەوە بەڵام لە یازال بەردەوام مەواد دابی نەکەن کۆمپانیا تەندروستیەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی تاقیگەیە دەرمانە پێداویستی پزیشکیە ددانە سازاندنەوەی ئامێرە ئەمانە هەم لە کەرتی تایبەت کارەکەن هەم لە کەرتی تەندروستی گشتی با بڵین لەگەڵ وەزارەتی تەندروستی وتی هەنێ دەرمان هەیە دەقات گران فرۆشراوە بۆیە تەحملەکەن وای وت ئێستا تۆ متفقی لەگەڵی خۆی ئەمە من ناتوانم بڵێم متفقم یا متفق نیم بەڵام من نمونە ئەهێنمەوە دەرمانی سێفتریاکزۆن دەرمانێکە ئەنتیبایۆتیکە براندە ئەوروپیەکان لەسەر شەریکات بە 12 دلارە بەڵام براندە هندیەکان لەوەچێ 50 سنت بێ وەکو ئەو ئیشەکایان وەکو ئەو ئیشناکە شتەکە کواڵیتیە ینی تۆ چی بە وەکو ئەوەیە بچیتە بازار بە 5,000 دلار سیارەیەکە کڕی و بە 50,000 دلار سیارەیەکە کڕی ینی ئەمە بەڵام لە مەسلەی پرۆدەکشن و ئەوانەیە فەرقیان زۆرە بەڕاستی ئەمە من نازانم چ شتێک کڕاوە هەموو شتێکە بێ بچیتە سەر وردەکارێکەکەی ئەو دەرمانە تهدیدکەی بە فعلی بزانی وایە یانە بەس من وەکو نمونە پێم وتی هەمان دەرمانە هەمان پێک هاتەیە بەڵام لە هندستان بە هەرزانترەکەوێت لە ئەوروپا زۆر گرانترەکەوێت وردەکاریەکان ناچینە وردەکاریەوە بەڵام براندی ئەوروپی عادەتەن گرانترە ئەشێت تۆ دەرمانێک بەرچاو کەوتوێ بۆ شێوەیە ینی نازان بزەبەت ئەوێ بچیتە سەر لە بۆرسایش پێ بکە باشتر ئیسفادەکەگەر دڕپی لە خاتەسەر نا مەسەلەکە ئەوە ڕۆبۆرسایش بکە بە 8 ملیار لە بۆرسایش بکەی باشتر ئەخ تۆ لە ملیارێک 50 میلیۆن وەرەگری لە ساڵێک ئەگەر هەر هەمووی لە بۆرسە مەجالم بدەنێ نابی کەس لە دەرمانیش بکە لە سیاراتیش بکە لە هەر بوارەشی تری دەبی هەموو بۆرسەی ئێوە وەکوەیە هەرچەنە من ئەمە لە قسەی سایدەلیەکانە عەفوم بکە قسەی هەندێک لە دەرمانخانەکان هەمویانە ئەزانی من سیقم یعنی ئەو قسەی تۆ هیچ من مقنع ناکات ڕاستە حەقە ئەزانی بۆچی بەڵێ حەقم نییە بزانە بۆچی حەزەکەم مناقەشەم بکەیت باش بۆ نمونە
یعنی چی دەرمانێک هەمان کۆنتنتی هەیە و هەمان کاریگەری هەیە و هەمان نسبەی موادی معالەجێتیایە و بە هەمان پرۆسیجەر و هەمان دۆکۆمنتیشن کراوە کە تاوکو لە پرۆدەکتەوە تاوکو بەکاربەر بەڵام یەکێکیان دەجار لەوی تر گرانترە والله ئەمە بە عەقڵی کەسان ناچێت خۆی هەمان ڕێژێتیانە هەمان ڕێژێتیانە کوالیتەکەیان هەمان کوالیتی نییە دەوا بوون ئەخر ئەو پێشووتر منەگەرم قسەیەم نەکردا یعنی عەفو بکەمە بەسم تۆ نییە بەس بڵێ ئەو ناردم بۆ کەوەر بە زوانی با من تێوگەێنم شتێک هەیە ئەم قسەیە کە MCA دەتوانێت جوابی باتەوە بۆچی هەر دەرمانێکی استیرا دەکرێت پسوڵەی کڕینەکەی تایە لە کاتی معاملاتەکەی پسوڵەی کڕینەکەی تایە ئەزانی بای چەنە ئێمە شەریکاتی دەرمان ئەم کۆنتاکتەمان هەیە زانین پرۆدەکتی دەرمان کامەی گرانە کامەی هەرزانە بەڵام حقەتێکی تریش هەیە منیش هاوڕاتم لە بەشێکە لەوەی کە ئەم دەرمانە لەم سەیدەلەیە سارێکە لە سەدەلێکی تر سارێکە کێشەی تەوحیدی ئەسماری من حەزەکەم مشکلەکەتان حەل بێ من ئەزانم تۆ مەسئولی کواڵیتی کۆنتڕۆڵنی ئەمان مشکلەکە عایدی ئێوە نیە دەنا جارێکی تریش ئەیڵێمەوە ئێستش بۆ پەڕی بەرپرسیارەتیەوە ملیشم لە موو باریکترە بەرامبەر بە یاسا جارێکی تریش ئەیڵێمەوە ئەم دەرمانانە بەم کۆنگایشەوە کە ئێستا من تایدام کە یە حکوومەت یاریمی کوردستانە و بەڕێوەبەری گشتی تەندروستیش دەیرێ ئەمەش ستانداردی جیهانی نیە لە کۆگاکەوە هەتاوەکو لە پرۆدەکتەکە و هەتاوەکو گەشتەتە دەستی بەکاربەر ئەی تو زێت ستانداردی عالەمی نییە دەرمان لە وڵاتی ئێمەدا و ئەمە ئەم قسەیە دڵنیا بە سەدان پسپۆر پشتگیری قسەکەی منەکە خۆ قەت دانی پیانانن بڵێن ڕاستەکەی بە من بەڵام دڵنیا بە ڕاستەکەم من هاوڕێم هەبوو لە ئاوامی دیکە ناوخۆیەکان ناڵم چونکە نزیکە و ئەگات و ڕەنگە بە ئۆتۆمبیل زۆر بەدڵسۆزانەکەن تێگە زۆر هەندێک شت هەیە کاگرانج باسی معاناتەکانی خۆ معانات بابینەوە سەر معانات ئێمە ئەو پارانەی کە ئیشی پێ ئەکرێت لە وەزارەتی تەندروستی ینی ئێمە چۆن کەوتینە چاڵی ئەم هەموو قەرزەوە ئێمە کۆتایی 2020 هەمومان گرێبەستمان کرد عادەتەن گرێبەست کاتی پێ ئەچێت کۆتایی 2020 بۆ 2021 گرێبەستمان کرد هەموو کۆمپانیەکان ئەوانی کە بەشدار بوون لەگەڵ تەندروستیە تا ئەو کاتی ئێمە گرێبەستمان کرد ماگانە 120 پارەکان ئەدرا پارە هەتاوەکو گەورە بێ شتێکی پێوترێ منی سایکل ینی بەڵێن بازنا یان سوور یا خولی پارە عادەتەن هەتا گەورەتر بێت کاتی زۆرترە بێت 3 مانگە 6 مانگە ساڵە ئۆتۆماتیکی شەریکە لە 6 مانگیان ساڵە ئێمە ساڵ و 6 مانگی چی 2016 تیا گوێ لە من بگرە ئێمە وەکو شەریکات کە سیاست داڕێژین بۆ ئیشکردنمان لە مانگێکە 120مان بدرێتێ ئۆتۆماتیکیان بە 5 مانگ سفرە بێتەوە هەرزی ئێمە لە لای بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی سفرە بێتەوە ئێمە لە کۆتایی مانگی 12 گرێبەستمان کردووە بەڵام کاتێک کە سەرەتای ساڵ تامان سەرەتانیە نزیکی 3 بۆ 4 مانگ تێ ئەپەڕێت ئەمجا موافقەی سەرف دەست پێەکە ینی ڕەزامەندی ئەدرێت لە سەرفکردنی پارەیە لە وەزارەتی داراییەوەدا ئەبەزێ بۆ وەزارەتی تەندروستی ئەو 6 ملیاری کە موافقەی لەسەرەکرێ خاڵێک وەکو کارەسات باسەکەم لە 2020 21 22 دڵنیام هەر 6 ملیار تەرخانەکرێ یعنی بە پێی زیادبوونی ڕێژەی دانیشتوان زیادبوونی کارەسات نازام چی ئەوە ستاندەرە لای ئەوان ناگۆڕێ 6 ملیار ڕقم ئەدرێت خەم کراوە 6 ملیار با ئەو شتەش ڕوونکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرفی پارە مرکزیە مرکزی واتە لای وەزارەتی داراییە بەتەنیە ئەگەر وەزارەتی تەندروستی هەر داهاتێکی بێ هەشتێکی بێ هەر مرور کوێ بۆیان نییە لی سەرفکەن ئەچێتەوە خەزیێنی وەزارەتی دارایی وەزارەتی دارایی کە تەخسیس بۆ وەزارەتی تەندروستیەکە 6 ملیار ڕقمی هەیەاتێ تەندروستیش لەسەر ئەساسی ئەو 6 ملیارە بای ئەوە شت لە من ئەکرێت دوایی من لە تەندروستیەوە چەکێک ئەبم بۆ بانقی باخان کە زۆربەی تەندروستیەکان کۆمپانیا تەندروستیەکان لەوێن کە داوای پارە ئەەکەم ئەمە پارە نییە هیچ مامەسای خۆشەویست هینەکەی جەنابەت هەموولی ماوە دەرمان بابا سلەیمانی کۆمپانیاکە من کۆمپانیاکەی خۆم 2022 عقدم نەکردووە بەڵام 21 پارەی 21 شم ماوە بەڵام هەموو کۆمپانیاکان ئەوانەی کە لە 22 عقدیان کرد و هەرچی پارێک لە پرایڤێتە دەستیان کەوتووە چون لە ینی لە کارتی گشتیان دایاناوەتەوە بۆ لەبەرەوەی ئیلتیزامی قانونیان لەسەر عقدیان هەیە ئیمزایان چەند کۆمپانیا گرێبەست هەڵەوەشێنێتەوە چەند عقدا تا ئێستا کەس بڕیاری هەڵۆشانەوەی نەداوە ئەو گربوونەوە ئەو هەڵوێستەی کە وەرمان گرت ئەوە تەنیا ئاگادارکردنەوەیکی حکوومەتە بۆ ئەوەی بەخۆیان بچێتەوە ئێمەش لە توانامانە نەما چونکە ئێمە
ئیشەکە ئێمە بە پارە ئەڕوا ئەگەر ئێمە ئەو هەموو پارەیەمان لە کەرتی گشتیای گیرا و دڵنیا بە کەرتی تایبەتیش تووشی شەلە لە بێت چکە هەر ئێمەین لە کەرتی تایبەتە دەرمان ئەفرۆشین مەواد ئەفرۆشین ئێستا جاروبار حکوومەت حماسەتی گرێ ئەڵێ دەستگای دەرمان و خواردنی نیشتیمانی دامەزرێنم ئێوە لەگەڵ ئەویان ئەو بۆ هەڵسەنگاندی کۆڵتیە ئەوە هیچ ڕەبتێکی بۆ نییە کە نازم ئەو چ ڕەبتێکی بە منەوە هەیە وەکو شەریکەیەکە ئیسرادی مەوادەکەم من شەریکێک حکوومەت خۆی دەرمان بهێنە حکوومەت خۆی دەرمان بکڕێ دوجار هەر لە ئێمەمانان ئەیکڕێ بە میکانیزمەکەی کیمادیە شەریکێک لە بەغا ڕەنگە لەگەڵ مەدەر کۆمپانیەکانە تەعامل بکە بچێ لەگەڵ بار و لەگەڵ مشکلەی تەزویری دەرمان و لیفلێت تەزویرکردن و کۆنتێنت تەزویرکردنەش نامێنێ ڕاستەکەی بەڵام با من پێت بڵێم ڕۆڵی کۆمپانیا تەندروستیەکان بە شێوەیەکی گشتی وەکو خۆیەتی تەنیا میکانیزمی تعامل ئەگۆڕێ نیشتیمانی زیاتر قازانج ناکە گومانیتیان نییە بەڵام ئەوە تو ئەگەر پارەت نەبێ بیدەی بەو کۆمپانیانی بەو سیستمەکە تۆ خۆت قرارەدا و ئیشی لەسەرکەی ئەوەی تر شتێکی زۆر قورسترە ئەگەر تۆ لەگەڵ من دانیشی بڵێ سیستمی تەندروستی چۆن چارەسەر بکرێ قسەی ترمان هەیە بۆ ئەوە ئێمە لە ناو ئیشەکان نەزانین خەلەلەکان لەکوێ هەیە بەڵام باشە بۆ ئێوە کە بۆ نمونە کۆمپانیاتان هەیە ئەزانن بۆ حکوومەت خۆی چاکی ناکەم بۆچی ئەوەی تۆ چۆن تێگەشت کاکڕەنج کێشەی حکوومەت تەنیا تەندروستی نییە ئێمە لە سێبەری کارەساتێکی گەورەژی تۆ هاتووی بەرنامەت لەگەڵ تەندروستیا کردو گاڵی ژوێرانە پیشەسازی ژوێرانە کۆمەڵی سێکتەری تر هەیە پەروەردە وێرانە پارەیان نییە مەکتەب دروستکەن شتەکان بە مەرکەزیەت کراوە ئەم شتە من لە تاریخە یەک نمونەم هەیە لە سەری کاتی خۆی کە ماوسیتۆن چوە سەر حکوم سین قەراریە پیشەکانیان بکەن بە مەرکەزی هەرچیەک دەست ئەەکەوێ بچێتەوە بۆ ناوەند کارەساتێکی دروست کرد 40 ملیۆن سینی لە برسا مردن هەموو داهات کۆکرێتەوە لە ناوەندە لە ڕووی سەرفی پارەوە 100% مەرکەزیە لە هەرێمی کوردستانە شتێک نییە بە ناوی لا مەرکەزیێتەوە لە سەرفا یان دەسەڵات شۆڕەکرێتەوە بۆ دەسەڵات شۆڕەکرێتەوە بۆ پارێزگا یان بۆ بەڕێوەری گشتی و ئەوانە دەسەڵات ئەگەر پارەی لەگەڵ نەبێت هیچ ئەرزشێکی نییە دەستخۆش کاگتۆر سەباح یەک پرسیارە لێ کەم وچمە لای ئەوان بەڕاستی سەر لە یەکشت دەرناکەم سلێمانیش ماڵی ئاوا بە یا لە سا 20ەیە هیچ نا یعنی ئەوە چییە ئەوە سەبەبەکەی لای من یە کاکڕەنج لای بانکم وەکو پێم وتی ینی بە بڕیارێکی سەر و بانکی مرکزی بڕیارێکیان بۆ هاتووە ئەڵێ ئێوە بۆتان نییە هیچ پارەی خەرجکەن هەتا تەکنیلەی پارەی موچە نەکەن تا هەولێر لە سا 5 ئێوە لە 120تانە بەڵەوە وای لێ هاو ئەوانەی هەولێری شهاتن بۆ سلێمانی خەونیانەوە بوو گرێبەستیان لەگەڵا بکرێت ئێستا چۆنە لە سلێمانی تا ئەو ساڵی 21وانە کامان لە سا 20ەکانەدا ئێمە چوین بۆ باغ من خۆم چوو لە باغ 300 نزیکی 300 ملیار نەختینە هەبوو زیاد بوو یعنی نەختینەیەکی باشیان نەبوو ئەو نەختینەیە تاوەکو سەرف بوو هەموو سێکتەرەکان لە ڕێگەوبان لە پەروەردە لە پارێزگا لە ئەی باش هەر ئەم سلێمانیە بۆ فترە هەیە 300 ملیۆن پارەی کاژ زیایە بۆ 600 ملیۆن ماینەسە لەبەرەوەی ئەو پێشتر بابەتەکان لەسەر بەغا بوو دوایەوەی کە بوو جەبڕا ئەمان نەختینیان زیاد بوو لێرە این ڕێژەیەک نەختینە اقتیدای پێوە کرا بوو وەکو چۆنەڵی خەزن هێڵا بوو پەیوەندی بە لا مەرکەزیەتی مالیەوە نەبوو خۆ سەرفەکە لەبەرەوەی کە نەختینەکە هەبوو لە وەزارەتی دارایی موافقەیان بۆ کردن بەرەوەی نەختینەکە بە حەزەکەم یەک شتی پێوەڵام کە دانیشتنی ئەنجومەنی وەزیران و سلێمانی و هەولێرە بێ کە مەشروعەکە بێ لای کاک مەولود و وەزارەتی داراییش و ئەنجومەنی وەزیران ئەمە زۆر بەسەراحەت دەڵێم چونکە من لەناو کۆبوونەوەکە معلوماتم ئەڵێ مەشروعێکمان هەیە لە سلێمانی بای 12 ملیارە ئاوا سێری لای سلێمانێک ئەڵێ ئێوە 12 ملیارتان هەیە لە باغ ئەڵێ بڵێ موافقەیە دەنێن ئەنجومەنی وەزیران ئەگە بڵێن موافقەی نات خۆی کە نەختینە هەبوو هەرچێکمانە نات بە ڕەفزاتەوە ئێستا کە نەختینە نێرچێکە نەریم بەسەری برایەتیمان بڕۆ بە دواداچوونێکی بۆ کە بزانەوەیان وەڵام منێکی لە کێشەکانی ئێمە ئێمە ڕەسیدێکمانەیە لە بانک یانی زۆر بەداخەوە حکوومەت تەرێمی کوردستان هەنگاو بەرەوە ئەوە ئەنە کە سیستەمی بانقی چالاک بکات یانەکێ لە هۆکارەکان بۆ نمونە کاڵێ فلان بانق ئیفلاسی کرد فلان کۆمپانیا ئیفلاسی کرد خۆم کۆمپانیانە دکتۆر سەفاوتە ڕەسیدیان هەیە وەکو ڕقم هەیە بەس کاتێک کە هاوڵاتێک بچێ بۆ نمونە بێ پارێ $100 ڕابکێشە 100,000 ڕابکێشە ڕەسید لە حسابەکەیە دەبێ ئەوەی فلاس بوونە ئێستا کۆمپانیا ئێمە بۆ نمونە ئەمە نمونەیەکە پیشانە بم 750 ملیۆنێکە باشە
وەستمان هەبووە مال تەجیز کرا بۆ سەحە کاتێک ئێمە ماچین بۆ زەریبەی ئەم ئینڤۆیسانەمان بدەین پارەیە بدەین ئەم وادانی کە تەجیزمان کرا بۆ سەحە داوامان کردووە کە لە ڕەسیدی بانقی خۆمان کە زیاتر لە 5 میلیارد دلارمان هەیە لە دینارمان هەیە لەسەر ڕەسیدەکەمان لەوە بیدەین قوبوڵیان نیە خۆیان ئەنە هەو ڕەسیدەی کە هەمان لە بانقە حکوومەت خۆی بە چەک پێداوینانی وەزارەی دارایی باڵمەزای تەندروستی چەکی قوبوڵ نییە یان ڕەسیدی خۆی قوبوڵ نییە یعنی ئەوەیشی کە ئەڵێن لە هەولێر پارەیەن تقریبان ئەمەش پارەیان نییە بە چاک کە چەکەکە نەخواتەوە لای خۆی ئێستا ئەمن تۆ ناڵی لە 150کەشم بە چەکێنێ بە چەک دەدەنێ ئەف 150کە کاشە وەردەگرێت بەڵام کە دەمێ کاگڕنج عفوم دەکەی مەسەن کە دەمێ بچم زەریبەی دەرمانەکی بدەم دەبی بچم بە کاش بدەم ئەو پارەی کە لە باق هیتم ناتوانم استعمالی بکەم چاوەڕێ دەکەم مانگانە 150 قرارێک دەرچوو بەڵام ئەستا ئەوە دوومانش ئەو 150 ڕاوەستایە مەسەرەن ئێستا مشکلێکەکەی نەختینەکە ڕاوەستا موافقەی مالی لە مانجی یەکەوە تا ئێستا ڕاوەستاوە مەسەن ئێستا ئەمن دەمێ پارەی گومرج یعنی ئێستا هەولێر و سلێمانی وەکو یەک پارە نایان بەیەوە نەخێر نایەندە هەتا ئێستا ئەو دوو ماگە نادەن ئەی باش ئەی ئێوە بۆ چی دەن لە سلێمانی کۆنگرەی ڕۆژنامە نووسەکەن و بایکۆتەکەن و لەبەرەوەی لە هەولێر هەبووە لە هەولێر هەبوو ئەوە دوو مانگە تۆ ناڵی لە سلێمانی خۆسەیری مانگونیوەکە لە هەولێر وەستا پێشتر وەریان باش پێشتر سلێمانی لە سا 20 ئەوە سا 5 ئەمەی هەولێر کاتیە ئیشاڵڵا وەستانەکەی بەڵێ کاتیە وتیان کەی دەست پێکاتەوە ئەزمەکی موچەی دروست بووە ئەو دوو مانگەی دەرێن دەست پێ دەکاتەوە بەڵام من هەتا دوو مانگ پێش ئێستا 150کەم وەردەگرت لە هەولێر بەڵام ئەوە دوو ساڵە لە سلێمانی هەر هیچم وەرنەگرتیە 6 میلیارمێ هەر نەکرایتە چەک بە وسوڵات هیکم ئێوە قەت چوونەتە لای کاقوبات بڵێنەوە حاڵمانە وەڵاهی کەس نەمایە ئاگاداری نەکەینەوە بەڵێ ئێمە چوون ئێمە پار 2020 خۆمان چوون لەگەڵ کاک محەممەدا هەوڵێکی زۆرماندا لە ڕوودا مقابلەمان کرد چوونە نووسنگەی بەڕست کاقوبات تاالبانی دووجار چوین موعیدیان بۆ داناین بەڵام ئەوراقیان لێ وەرگرن هەموو شتێکیان لێ وەرگرتن و بەس لێ وەرەگرن و پەیوەندیت پێوەکەن و کاتێکی نادیار تەلەفۆنمان بۆ بەڕێز کاک هەواڵە بوو بە کرد و جار کرد کەوەکو لیژنەیەک و نوێنەری کۆمپانیەکان کۆبوونەوە چوین تەکلیفمان لێ کرد تەلەفۆنمان بۆ کرد کە موعیدێکمان لەگەڵ یادا بنیشین دکتۆر سەباح بەڕێز خۆی هاوکارمان بوو لە هەموو لایەکەوە بەڵام هێشتا هەر چەند جار وعدی پێداین بەڵام ئەوەش نەماتوانی ئەوش ببینی اینجا مشکلەکانی ئێمە کاکە ڕەنج بەڕاستی ئەمڕۆ نیە ئێمە گەشتبێتینە مەرحەلەیە ئێمە 2013 و 14 مجموعەیەک پارەی ئەو بوو کە ئەزمەی دارایی دروست بوو بەرحاڵ دوایوتیان بۆتان سەرفەکەین گرێبەستی کەمان واژوو کرد گرێبەستەکانمان کرد پارەمان محتەل نەبوو لانی کەم بۆ نمونە کۆمپانیەکان هەیە توانێت لەو شوێنانەی کە مەزدەرە ئیشی لەگەڵاکە بۆ نمونە هەندێکی هێناوە پارێکی لەم لاولا تەرتیب کردو جاریشکە بتوانێت دەستکاتەوە بێش یا بڕێک پارەی داناوە کاتی خۆی کە بۆ نمونە تۆ پێویستت بە 500 میلیۆنە بەڵام 200 میلیۆن دۆکە احتیاط داناوە بۆی کە ئیشی پێ بکەیت بەڵام وردەوای لێ هاتووە لەم ئاخیرانە لە 2021ەوە ئێستا حالیان 2 میلیارد دینار هەیە بەڕێز دکتۆر سەباح ئاگایلێتی کۆرۆنایی ئەجیزێ هاتۆتە سلێمانی مرکزەکان هەمووی بۆ دانراوە بۆ خەستخانەکانیشی پێکراوە تا ئێستا 4 جار کتابی ڕسمیمان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران چەند جار سەحەی سلێمانی خۆی هەوڵی داوە تەلەفۆنیان کردووە تا ئێستا ڕەزامەندی نەهاتۆتەوە 2 میلیارد دینارە بەسی کۆرۆنا بەدەرلەوە ئەمانە بە هەمووی مەجموع کۆبۆتەوە لەسەر سەحەی سلێمانی لەم ئاخیرانە ئێمە بابینە سەر واقعیشە کە برینەکانمان لە کوێیە ئێمە کاگەڕەنج ئێمە ئیشکالمان لەگەڵ تەندروستیانە لەگەڵ تەندروستیا تا ئێستا یەک موادەبەی بە هەفتەیەگە کرێ بە چەگە خرێتە سەر حسابەکەت ئەو گرێبەستانەی لەگەڵ یانامە هەمانە ملتەزیمن بە گرێبەست ئیشکالی ئێمە تەنها لە داراوی ئابوووریە پاری نەختینەمان نادەن من یەک نمونەی بەسیط بۆ بێنمەوە لە بانقی باخان چون پشگیریەکەم بۆ کۆمپانیەکەڕین شەفافیە تەندەرین هەموو شتێک ڕێکوپێکە لە سەحەیە تقریبەن یعنی ئەتوانم بڵم لە 180 ئەوەی کە کراوە لە سەحەی سلێمانی ئەو کۆمپانیانی کە تەندەرینان بۆ دەرچووە بە حەقی خۆیان بەوەی بەڵام باشترین وادیش وەرە ئەو شتانەی کەیکردنەوەکو دەرمان من نازانم منیشی دەرمان ناکەم پێداویستی پزیشکی ئەوانەی کە کراون هەتا بتوانن نە تورکی و سینی ژوەر ناگرن بەڵام ئیشکالەکەی ئێمە کە ئاچێتە سەر پارەکە ئێستا من چوون بۆ بانقێک نمونەر بۆ بێنەوە لە بانقی باخە باشە کەواتە دکتۆر سەباح وەکو پارەتان نایەتێ تەعاملی زۆر باشە لەگەڵ باڕاستی دیفاعشمان لێکا شەڕشمان لەسەرکە لەجاتی پارە قسەی خۆش بەس کاگڕنج من یەک نمونی باخی باخان بۆ بێنەوە چون بۆ بانق پشتگیریەکەم پێویست بوو 52,000 ڕسوماتەکەی بوو
ئەوان لە قانونی بانقە بەڕێز معلومات هەیە یان نەتوانی کاش بدە توانێت لەو ڕسیدەی کاتە لای بە ئەمە ئوسوڵێن لە هەموو دنیا وایە وتی مستحیل ئەو پارەی وەرناگرم ئەبێ بە نەقدی بیدێ یەخورتم پارەم هەیە بۆچی لەوە نایبڕی وتی نا ئەوە اعتیمادی پێ ناکرێت یعنی بانقی باخان کە پارەکەمان ڕسیدە لەوێ خۆی وەری ناگرێ بۆ من ئێمە نەچەکم خطاب زەمان گرێبەستی ترم هەیە ئیحالەم بۆ کراوە ئیلغام کردوتەوە لەبەر خطاب زەمانم بۆ نەکراوە ئێمە نەڵە مەبلەغێک پارەمە خطاب زەمانم بۆ ناکە ئەیبەم بۆ دارێ زەریبە لێم وەرناگرێت کە هەر سەر بە داراییە لەناو بانقی باخان ڕسوماتی لێدەم هەر لێم وەرناگرێت یعنی شتێکی تر حەزەکەم بە سەراحەت باسیکەن ڕاستە پارتی وەکێتی لە سەیتەرەکان گۆمرگیان داناوەتەوە لەسەر دەرمان سەرڕای ئەم هەموو پارەنیان و شتەش وڵی ئێمە ڕاستەخۆ ڕاستی ئەمە حقیقت بڵێن ئێمە وەکو خۆمان کۆمپانیەکان ئێمە بە ڕێگەی کوالیتی کۆنتترۆل لە مەتارەوەی هێنین ئەو ئیجرعاتانەی کە لە مەتار هەیە و بە قاچاق و لە ملاولاوانێنە سەیتەرەکانی ناوخۆ پارە وەرەگیرە نەخێر من هەفتەی پێشوو لە هەولێر ڕشتم هێناوە وەرەگیرە کوالیتی کۆنتترۆل ناهێڵن بێ من تاسە بە خۆم پارەم نەداوە تووشیش نەبووم لە هەولێرەوە کۆنتترۆل نەخێر هیچ کارتۆنێک دەرمان پارەی لێ وەرنەگیراوە ئەومان هەیە لۆ کەرتی تایبەت تا ئێستێمە من خۆم چەند ساڵ 16 ساڵەمەیشمە تا ئێستا بەس کوالیتی کۆنتترۆل نەبێ من نەمداوە تووشیش نەبووم نەبینیەوە لەو ینی نەبینی و من لە بیستمە حاجی ڕێبوار شتی وا هەیە ئەمە بختان ناکرێت نەمبیستەوە بۆ بابەتی تر هەیە بۆ دەرمان نییە نەمبی و نەشم بۆ بابەتی تر هەیە یعنی ئەو شتێک کە بۆ منێ نووسن لە سەریەکەی نێرن بابەتی ترە نەکەین بابەتی تر هەیە بەڵێ سەیتەرەی ئێمە چوین هەبووە هەبوو لایەن بردو هەبوو لیژنە چوینە لێ دامانە بە محکەمە لایەن بردو هەبوو دایان ناوەتەوە ئەوانە هەیە هەیە هەرێمێکی ڕێک نەخراوە زۆر باشە کاک جەلالگیان بەخێر بەی سەر چاوم سوپاس هەرچەندە تۆزە سەرقاڵیش بووی بەڵام هەر هاتی بۆ پرۆگرامەکە لە کۆتایەکە وەکو پەرلەمان هەڵوێستان چییە توانن چ ڕۆڵێک بگێڕن دکتۆر سەباح فەرمووی زۆر بواری عملیات و قەستەرە و ئەوانە بەڕاستی ڕەنگە هەر لەم ئەگەر وا بڕوا حاڵی سەرفکردنی پاری دەرمان و پێداویستێک و کەلوپەلەکان بۆ کۆمپانیەکان ڕەنگە ئیتر تووشی وەستان ببێ سلێمانی کەرتی تەندروستیەکەی لە زۆر بواردا پەرلەمان هەڵوێستی چییە لیژنەی تەندروستی هەڵوێستی چییە بۆ تا چەند متابعەتان هەیە بۆ پارەی دەرمان ناتوانرێت سەرف بکرێ بۆ کۆمپانیەکان بۆ 31 ملیار کەڵەکە بۆ و کۆبۆتەوە بۆ پارەی 2016 و 2017 نەیراوە بە هەندێک کۆمپانیا بەناوی خوای گەورە سڵاو لە جەنابەت کاک ڕەنج سڵاو لە میوانە بەڕێزەکانت وە سڵاو بۆ بینەرانی بەڕێزت دیارە بابەتی نەبوونی سویلە حتمما پێش من برادران باسییان کردووە لە ڕقەما مشکیلە نییە لە سویلە مشکیلە هەیەەوە لە سویلەش ئەتوانم بڵێم بابەتی دەرمان و گرفتەکان گرفتگەلێکی گشتین واتە لە هەرێم بە شێوازێکی گشتی گرفت هەیەوە سلێمانی تۆزێ تایبەتمەندی زیاترە لەبەرەوەی چۆنەڵی گێڕێک لە خوار هەولێر و دهۆکی شەوەیە ئەوە واتای ئەوە نییە لە هەولێر و دهۆک هیچ گرفتێک نییە بەڵێ گرفت هەیە لە سەرفی چاک لە سویلە و وەکو جەنابیشت ئاماژت پێدا لە چەند ساڵی ڕابردوو کە لێرە لە هەولێر و سلێمانی لە هەولێر و دهۆک 105 بووە لەوێ 120 بووە و پارەی ئەو سویلەی کە هەبووە بەداخەوە خۆی لە ڕووی داراییەوە مدیر عامی بانقەکان مەسئولە لە بابڵین ئیدارەدانی سویلە لە سنووری محافەزەکەی خۆی بەداخەوە لە سلێمانی ئیدارەیەکی باش نەدراوە ئەمە بەشێکێتی حتمما هەموو گرفتەکە نییە وای کردووە کە مەسەلەن لە بانقی باخان لایەنێکەوە باشی دارە نەدراوە بە نمونە 27 میلیارد دینار لە سەردەمی کۆرۆنا لە بانقی باخان بۆ نمونە بۆ هەولێر و بۆ دهۆک بۆ چەکی هەولێر و دهۆک سەرف کراوە ینی لە ئێستاە بە پێچەوانەکەیەوە لە بابڵین چەکی سلێمانی لە هەولێر و دهۆک لە بانقەکانی بابڵین هەولێر و دهۆک سەرف ناکرێت و ئەمەوێ لێرەوە شتێکت پێ بڵێم کاک ڕەنج یعنی ڕاستی و حقیقەت شتێکەیە دەبێ هەمومان بیزانین هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوو جانبیا لە دوو سێکتەر لە سێکتەری ئەمنی و سەربازی لەگەڵ سێکتەری دارایی یەگرتو نییە واتە ئیدارەیەکی موحەد نییە دوو ئیدارەمان هەیە ئیدارەی سلێمانی ئیدارەی هەولێر ئەم لەم دوو بابەتەیە بە هیچ شێواز مەسئولیەتی باشە ئەمە ناڕاستە و خۆڕ ڕێکەوتون لەسەری بەتەکید لە کابینەکانی پێشووتریش ئەمە هەبووە بەڵام کاک ڕەنجەواتە ئێستا مەسئولیەتی یەک دقیقە کاک جەلال ڕوخسەتت دەدەم بەڵام ئایا ئێستا وەکو پەرلەمان پێم بڵێن وەکو لیژنەی تەندروستی
ئێوە ڕاستە خۆ نوێنەرایەتی خەڵکەکەن و خەڵک شەڕتان لە سەرکات و تاوەکوەتان نێرێتە پەرلەمان وەنیە باشە ئێستا مەسوولیەتی سلێمانی خۆیەتی پارەی ئەم کۆمپانیایە بات ئەتەوێ ئەوە بڵێ مەسوولیەتی ئیدارەی سلێمانیە کە دەرمان دابین بکات کاک ڕەنج مەسوولێتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی یەگرتوو بێ بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو پێتم وت لە بواری ئەمنی و سەربازی لەگەڵ بواری دارایی دوو ئیدارەیە و ئەمە وای کردووە لە ماوەکانی وەڵامی پرسیارەکەت چییە بە سەراحەت لە ماوەکانی ڕابردوو سویلە هەبووە لە سلێمانی ئیدارەیەکی تەنزیم ینی با شێوازێکی جوان مدیر عامی بانقەکان ئیدارەی بەم سویلەیە نەکردووە 27 ملیار دیناری لە سەردەمی کۆڕۆنا بۆ هەولێر و دوهۆک سەرف کردووە لە ئێستاە بە پێچەوانەکەی سەرف ناکرێ ینی بەڕاستی ئەمە کارەساتێکە ینی ڕووی لەم وڵاتە کردووە ڕووی لەم هەرێمە کردووە کە وای کردووە لە هەر شوێنێک سلێمانی ممارەسەی حکوومەتی یەکگرتووی کردووە کە سەرفی کردووە کە جیاوازی نەکردووە بەتەکید لەو کاتەوە بووە مادەم ئەخلاقیەتێکی سیاسی باڵای نواندووە ئەبێ باجەکەی بات من ناڵێم دەبێ باجەکەی با من دەڵێم دەبێ یەک ئیدارە هەبێ یەک ئەوە هەبێ بەڵام ئێمە حکوومەت لە ڕووی ڕقەمیەوە یەک حکوومەتە ئەمری سەرف دەرەکرێ بەڵام لە ڕووی واقعی و تەطبیقیەوە ئیسە بۆ نمونە سویلە پێویستە لە هەولێر لە دووەک لە سلێمانی چەند سویلەی بەردەستەیە بە یەک شێواز مامەڵی لەگەڵ بکرێ بەڵام جاری وایە لە هەولێر بۆ نمونە سویلە هەیە لە سلێمانی سویلە نییە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێمە لە ڕووی داراییەوە حکوومەتێکی یەگرتومان نییە بەڕقەم دێتە سلێمانی بەڵام سلێمانی دەبێت بۆ نمونە ئەو پارەی کە هەیەی مانگانە لە دە بۆ 30 ملیار دیناری عجزی موچەی هەیە لە داهاتی ناوخۆ دابینیەکە و لە کاتێکدا بابەتی دەرمان و ئەوانش دیسانەوە لە داهاتی ناوخۆیە دەبێت ئەمە تەنزیم بکرێتەوە بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستان معالەجەی بکات دەبێت یەک کەڕەت بە علەنی یا دوو ئیدارەی ڕابگەێنرێ بۆی هەر کەسە و بە کوردەکەی ئیدارەی سنوورەکەی خۆی بدا بە علەنی بۆ هاوڵاتیان ڕوون بکرێتەوە یان دەبێت بکرێتە یەک ئیدارەی حکوومەت یەک حکوومەت بێ لەسەر تاسەری هەرێمی لە ڕووی داراییەوە بە فعلی دوو ئیدارەیە دوو ئیدارەیە بەڵام لە واقعوانیشان دوو ئیدارەی تواندوو مەبەستمەوەیە ئێستا بەس بە قسە نەبووتە دوو ئیدارەی بە عملی دوو ئیدارەیە ئەگەر بە چۆنەڵی بە تەواوەتی ببێتە دوو ئیدارەی ئەومان زانی بەڵێ ئەوە لە دهۆک و هەولێری ژوە کاک ئاخر خۆتۆ کاڵی دوو ئیدارەیە معنایەوە نییە دوو ئیدارەیە چیا دوو ئیدارەیە بەڵێ شتیوانیە دوو ئێمە هەموو ڕەزامەندیەکانمان لە وەزارەتی داراییەوەیەت یعنی دوو ئیدارەی چۆنە دوو ئیدارەی ئەوەیە من لێرە لە سلێمانی ئامر بە سەرفێکە بێ خەڵکی سلێمانی یا مدیر عامێ بێ لە سلێمانی یا من بم یار کەسێ بێ وەکیل وەزیرێ بێ بتوانێت لێرە دینارێک خەرجکات محافظ بێ کاکە پارێزگاری سلێمانی شتیوانیە ئەسڵان ئەمە غەڵەتێک لە خەڵک تێگەنرێ کە دوید نەخێر یەک ئیدارەیە ئیدارەکەش لە هەولێرە لێوە تەحەکومەکرێ اینجا ئەو کەسەیەکێتی یا پارتیە بۆ هەولێریش و بۆ دۆک و بۆ سلێمانیش ڕاستە ئەم شتەوانیە بەو شێوەیە دوو ئیدارەی نییە مەرکەزیە بەڵێ دوو ئیدارەی هەیە لە سیولەیە ئەوەی نەک لە داراییە ینی شتەکە بێ ورد کرێتەوە لە سیولەیە دوو ئیدارەی هەیە بەڵام ئەوەی کە سلێمانی کردوێتی شتێکی ئەخلاقی کردووە کاگڕنج ئەوەی کە سلێمانی کردوێتی غەڵەت نییە کە پارەی هەولێر و دۆکی خەرج کردووە ئەوەی کە ئێستا هەولێر و دۆگەی کات جیاوازیکردنە لەگەڵ سلێمانیە ئەسڵەن ئەو ئیدارەدانەی کە بانقی سلێمانی کردوێتی شتێکی ئەخلاقی بووە لە هەولێر سیولە نەبووە ئەم کۆمپانیایە پارەی سەرەتانی دەرمانی سەرەتانیە ناوە هاتووە لە سلێمانی چەکەمان بۆ خەرج دکتۆر خۆتە زانی ئەم سلێمانیش ئەم وڵاتەش هەروە بە هەوانتە بەڕێوە نەچووە لە زۆر بوارە بەڕاستی پایتەخت داهاتی زۆرتر بووە بۆ خۆتە زانی هیچ فارەقەیەک و جیاوازێکیش نەکراوە داعمی سلێمانی کراوە ئەوەش نەبووە کاگڕەنجیان ئەوە نەبووە جەنابەت کۆمپانیای ئەمنێ کوردستانی زەریبەکەت لەکوێیە بێ زەحمەت لە هەولێر ئەوەشی کە لە سلێمانی ئەیفرۆشێ فەرمەوە نمونەیە کاک هەر لە سلێمانی دەرمانە فرۆشێت چێ لە هەولێر زەریبە یا کاک داهاتی سلێمانی بە دڵنیاییەوە جیاوازی گرفتەکەی سلێمانی لە هەولێر سەرف نەکراوە نەخێر سەرف نەکراوە نەکراوە بۆ ئێوەش نەخێر نەکراوە کاک جەلال
ئەوەی کە جەنابی دکتۆر سامان یعنی تعریفێکی تری کرد ئەڵێ کاک دکتۆر سەباح ئەڵێ لە سیولەیە دوو ئیداری منی جوان عینەن متفقم لە ڕووی ئەمری ئیداریەوە ئەمری ئیداری هەمووی لە هەولێر و با بڵین لە وەزارەت و لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و تەندروستی دەرەچێت بەڵام لە ڕووی سویلەوە دوو سویلەمان هەیە یعنی واتە منوتم لە ڕووی پارە ینی لە ڕووی ئەوە و لە ڕووی ئەمنی و سەربازیشەوە دیسانەوە دوو جۆر تەحەکومان هەیە ینی لێرە باشە تخوا بە کۆتایی بەرنامەکەی بە سەراحەت دوو جملە وەربگرم ئیسە سلێمانی غەدارەکەیە غەدر لێ کراوەکەیە وڵی ئەمە بابەتی غەدرکەرەکەیە غەدر لێ کراوەکەیە بە نەتیجە خەڵکی سلێمانی غەدری لێ ئەکرێت لە بین بەرداشی با بڵین دوو ئیدارە لە بین بەرداشی دوو تەوەجوهی سیاسیە خەڵکی سلێمانی غەدر لێ کراوە باشە بەس قوربان سەیریکە ئەوە لە هەولێریش خۆت کە دەستت کرد بە گفتوگۆ وتت لە هەولێر و دهۆکیش کێشەکان هەمان کێشە هەیە جارێک ئەمان سلێمانی لەوان خراپتر یعنی ئەوە نەبێت لە هەولێر و دهۆ کێشە نەبێ کێشە هەیە بەڵام لە هەولێر و دهۆک لە سلێمانیش خراپترە ئەم سەکتەری ئیسە سندوقی شێرپەنجا ینی کە با بڵین ئەم کابینەیە دەست بەکار بوو یۆ ڕایەوەی لە کابینەی پێشوو پارەی سندوقی شێرپەنجە بۆ موچە سەرف کرا 65 ملیار دیناری تیا هەبوو ئێستا سندوقی شێرپەنجە بە نەتیجە نزیکەی 100 ملیار دینار قەرزارە ئەمە شکلێکی گشتی باسی بکەین 45 ملیار دینار پارەی ئیستا 100 ملیاریش قەرزارە ئەگەر استحقاقاتی شەریکاتەکان بدرێتەوە سندوقی شێرپەنجە 100 ملیار قەرزارە بەسەرەوەش بەس مناڵێم 100 ملیار بە پێ و معلوماتی من هەمە 100 ملیار قەرزارە ئەگەر استحقاقاتی شەریکە تازەترین معلوماتە بەتەکید ئەگەر استحقاقی شەریکاتی دەرمان بدرێتەوە سندوقی شێرپەنجە 100 ملیار بەسەرەوە قەرزدارە بێ لە کاتێکا 65 ملیاری هەبوو 45 گومرگی مەشروبەکە وەرەگرنگ مەشروبەکە لێرە خوڕێتەوە پارەکەشی چی بکەین ئەڵێم عراقەکە لێرە خوڕێتەوە گومرگەکەی لەوێ وەرەگرنەوە بەداات بۆ ئێمەش لێرە بۆ خۆمان دەستمان بەس گرفتێکشی تایە پێشتر بە بڵات ئێستا بە تەنکیە هێرن بە تەنکیەکە کەمتر گومەچی لەسەردانێت ئەوەشەیە لێرە زۆرە خوێتەوە مەشروب مەفروزە بە کارتۆن باشە بە کارتۆن بێ گومرگەکەی محدودە بەزەگە بە تانکی بهێنی بە فەلی هێنی لێرە لە معمەلێکی ترا پاکێجی دەزویریەکەن بە کوردیەکە ئەوە گومرگەکەی یعنی ئەو غەدریان لەو ساڵ پێنجەش کردووە ئەوەشێ باشە حاجی تۆ حاجی چۆن ناگاو لێ معلوماتی جا مەشروب خۆ دەزانین لە دیوی ئێران و نات لە برایم خەلیلەوە هەرچێتەوە باقی ئەوێ بۆیە باسی و بابەتەکە نا ئەوەی هین زۆر بە دقیقی بەڵێوە زۆر خۆش شەرحە کرد خۆی بە تەنکیەت و نێرەوە خۆش بێت تاوان تۆ ئەوە ئیمتیازە بۆ تۆ کە ئاگاو لە هەموو وردەکاریەکانیان وڵی بەداخەوەی هیچ من ئێرە هەمومان معەزەبین هەمووشمان بە شەرمەزاری و باسیم بابەتاکەین یە خاڵی حەزەکەم باسیکەم کێ ئەتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە ئەم کێشەیە 42 مەشروع موافقەی دراوەتێ هەیەە 190 ملیار دینار هەیەە 50 ملیار دینار ڕەبحەیە یعنی ناتوانێت ئەنجومەنی وەزیران یەک مەشروع با بە سەحە خۆ ئیدارەی خۆی بە ئەو حەل بۆ بێک ئیمزا حەلە بێ ئەمە بەیەک ئیمزای ئەنجومەنی وەزیران هەر بێ ئەنجومەنی باڵای و بەرهێنا کە سەرۆکەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەیەک واژۆ چارەسەر بێ بۆ ماوەی 10 ساڵ چارەسەر بێ مەشروعێکی 200 ملیاری باتێ هەر وڵاتەکە هیچ دینارێکی یەک دینار سیولەشی لە باقاناوێت بۆ چارەسەری ناکە باشە الحەمدولله بۆچی شەریکەکان بە ڕێک و پێشی ئەڕۆن لە کەرتی تایبەت هەموو شەریکەکان ئەگەر ئینشاءالله ئەم تۆزەتەشەوان پارتی وەکێتی بڕەوێتەوە کۆبوونەوەی یەکگرتووی ئەنجومەنی وەزیران دەست پێ بکاتەوە تەمە ناکەم کاک مەسرور و کاقوبات ئەتوانن مەسەلەن زۆر بە ئاسانی ئەم کێشە تەواو بکەن چونکە بەڕاستی ئەوە فرمێسکەکانی خەڵکتان بینی خۆتان وانە کاک جەلال با دوو خولەکەم ماوە بیەمەوە بە جەنابەت هەرچەرە دوو خولەگەڵێ لاشم ماوە وەکو پەرلەمان هەز ناکەی وەکو لیژنەکەتان ئەبوو چالاکتر بوونە بۆی کە کێشەکان نەگاتە بنبەست و کۆمپانیاکان ئاوا نەڕەتێنرێن و ئەوەندە قەرزەکانیان کەڵەکە نەبێت چونکە بەڕاستی ئیفلاسکردنی کۆمپانیایەک یعنی ئیفلاسکردنی وڵاتێک چونکە خۆتۆ GDP کۆ بکەرەوە داهاتی وڵات داهاتی ئەو کۆمپانیانەیە کاگڕنج لیژنەکەی ئێمە ناڵە مقەسر نیە حتمما مقەسرە دەبوو چالاکانەتر کارەکانمان بکرد باە بە دوواداچوونمان کرا بەڵام من پێم وایە کێشە لە بە دوواداچوونەکان نییە کێشە لە سیاسەتی ئیدارەدانی ئەم وڵاتە
لەگەڵ تەعاملکردن لە سویلەی ئەم وڵاتە کۆکردنەوەی داهاتی ناوخۆی ئەم وڵاتە ئەمانە کێشەکانی دروست کردووە وای کردووە ئێستا 6 ملیار بۆ با بڵێن ئەوە بۆتە 7 ملیار بۆ بابەتی دەرمان سەرفەکرێ بەڵام کە دێتە سەر ئەوە 2 ملیاری بە نەقدی یا بە کاش لە بانقەکانە نییە ئەمە گرفت دروستەکە گرفتی کۆکردنەوەی داهات گرفتی ئیدارەکردنی داهات ئەمانە وای کردووە لە سەرجەم سێکتەرەکانە مشکیلەی دروست کردووە تێکەڵکردنی سێکتەرەکان بە یەکتری لە سەرەتای دروستبوونی ئەم کابینە نزیکەی 45 ملیار دینار لە پارەی سندوقی شێرپەنجە با بڵین لە سنووری سلێمانی وجودی هەبووە بۆ با بڵین تەبعاً ئەوەش دیسانەواڵم سویلەکە وا ئیدارە دراوە بۆ بە ئەمری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی بۆ بابەتی تر کاری پێکراوە کە نە ئەبوو ئەمە بکرێت. دەست خۆش یەک ڕستە بفەرموو پارەی گومورگ دەدەین ئەمە بە دۆلارە بەڵام کتابیان لۆ چووە کە دۆلارەکە بە 1300 دینار وەربگیرێتەوە بەڵام ئێستا کە ئەمن دینارەکەی لۆ دەبم لەسەر 1300 قوبوڵی نییە. لەکوێیە؟ لە مەتاڕی ئەو بڕە پارەیە ئەمری وەزارەتی داراییە ئەمری وەزارەی داراییە بەزە متەناقض نییە لەگەڵ سیاسەتی گشتی زۆر بڕیار هەیە زۆر بڕیارەکە هەیە بەڕاستی هەتا کردیتە دینار لێرکوانە کردیتە دینار بەڵام ئامادەنی ئەو دینارە لەم وەگری دەبی ئیلا بە دۆلار ئەمیش دەبی بچم لە بۆرسەی بکڕم ئەوەش بازدانانشی فەرموو ئینشاءڵڵا چاکە بێ ئەوە یەک دووش KMC پارەی دروستکردنی سیتیکەر بە دۆلار وەردەگریتن یا من دەرمانەکە بە دۆلار دەینم بە دینار دەیدەمە تو بەڵام ئەتو ئامادەنی بە دینار تەعامل لەگەرم بکەیت. دەست خۆش دوو بابەتی گرنگە هیوادارم چارەسەر بکرێت دوا قسەی جەنابی کاگرنج من کۆتا قسەمەوەیە بەڕاستی ئەم بابەتە هیوادارم زۆر بە سیاسی نەکرێت چەیەکێتی چه پارتی چه ئەنجومەنی وەزیران یعنی ئەم شتە ینی هیچ مجاملەیە نییە بۆ هیچ کەس بەڕێی من هیچ نیەتێکیان نییە بۆ ئەوەی کە ئەم سیستەمە وای لێ هاتووە تەنها ئەوەیە لە ئەنجومەنی وەزیران عەقڵێک نییە بەڕاستی لە سروشتی سێکتەری تەندروستی تێبگا ئەجینا چارەسەری زۆر هەیە بابەتی زۆر هەیە چارەسەرەکرێت بەڵام بەداخەوە تێنەگەشتنێکەیە ئەجینا وەکو نیەت وەکو بەرنمەیەکی خراپ هیچ بەرنمێکی خراپ من خۆمەستی پێ ناکەم تەنها ئەوە نەبێ کە هەستەکەم تەقەی سەریانێ لی تێناگەن لەمە زیاتر شتێکی کەنیە. سپاس. کێ تەقەی سەریە؟ ئەوانەی کە لە دەسەڵات بەدەستن و واژۆکەن لەسەر بابەتەکان. بەزەوە ئیشی وەزیری تەندروستیە کە تیان بگەێنێت زۆر بە باشی تێناگەن و ئیشی ئەوەی خۆتان ئەنجومەنی وەزارەت قسەتان یەک بخەن سیاستتان یەک بخەن ئەنجومەنی وەزیران لەسەر پلانەکە بڕواوە نیە؟ کاک ڕەن 4 ساڵە ئەنجومەنی وەزیران خۆ بێت ئەم بەڕێوەبەرە گشتیانە لە خەتی پێشەوەی شەڕەکەن وانیان کابزانە کێشەی تەندروستی چییە وانە ئەوە گوێ لە وەزیری تەندروستی ناگرن خۆ بێ گوێ لە بەڕێوەبەرە گشتیەکان بگرم بڵێن کاکە ئەم کێشەیە بۆ ڕوایە ینی بۆچی وایە پێم وایە ینی ئەولەویەت تەندروستی نییە بۆ ئەسلی بابەتەکە ئەوەیە یعنی هەمووتان ماندوون بە تایبەتی لە سلێمانی بەدەست پێداویستیەوە بە شێوەیەکی گشتی هەمویان لە خەمی نەخۆشن لە وەزیری تەندروستیەوە هەتا بچووکترین کارمەند ئێمە ڕۆژانە لە پێشەوەی دکتۆرە بەڕێزەکان لەگەڵ فەرقیکە بەڵامی تر ئەوەندەش قسەمان کردووە نەپیان ئێمە ڕاگەاندن کارین فەرقمانەیە ئێمە خەڵکێکی تەنفیزین ینی شت بە ڕسمیەکەین بە نووسراو بە ڕسمیە نێرین لە کۆبوونەوەکانە قسەکەین بەڵام کە نەتیجەی نەبێ خۆ ناکرێ بینە سەر تەلەڤیزیۆن قسەکەین هەرچەنە ئێمە خۆشم من بەش بە حاڵی خۆم زۆر جار لەبری خەڵکیش قسم کردووە و ینی دەستە خۆش لە شێوەکان زۆر مەمنون سپاس بۆ ئامادەبوونتان کاک جەلالگیان بە خێراتی سەرچاوم سپاس بۆ ئێوەش نەنەرانی کۆمپانیا بەڕێزەکان هیوادارم ئەمە هەوڵێکە ئەنجومەنی وەزیران ئینشاءڵڵا نیەتی خێری هەیە وەکو کاک دکتۆر سەباحوتی و ئینشاءڵڵا لەسەر دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جەگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وە بەگشتی ئینشاءڵڵا ئەم مەسەلەی لە ئەنجومەنی وەزیران چارەسەرە بێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بە خێراتی سەرچاوان